ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چالاکیەکی تر لە چالاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. ئەکادیمیای مێگامایند پلەس چالاکیەکانی لەو سێ تەوەرە و لەو سێ بوار و کەرتە سەر کردوتەوە کە پەروەردە بەمانای فراوانەکەی، ڕاهێنان، هەروەها ڕاوێژکاری. جگە لەو وێبیناری شەوانی شەممە کە ئەوەی ئێستامان 98مین دانەیە، ئەکادیمیا چەند بەرهەمێک و چالاکیەکی تری هەیە، خزمەتگوزاری و چالاکی تری هەیە. یەکێک لەوانە چاپکردنی کتێب. تا ئێستا 5 کتێب بە ناوی ئەکادیمیا بڵاو کراوەتەوە، ئەوەش ناونیشان و تەفاسیلی کتێبەکانن کە وانەکانی ژیان 333 وانە کە بە ئینگلیزی کوردیە، بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. هەروەها 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، پۆلەکەت بەرەواش بکەوە، لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. ئەو سێی دواییان بەسپاسەوە لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراوەتەوە. جگە لەو کتێبانە یەک دوو کتێبی تریش لە بەرنامەدایە. جگە لەو کتێبانە ئەکادیمیا چەند کۆرسێکی ئامادەی هەیە، چەند خولی تۆمارکراوی هەیە. بۆ نمونە خولی بنەماکانی نووسینی توێژینەوەی زانستی کە تۆمار کراوە، هەروە خولی تەکنیکەکانی تاقیکردنەوەی PTE کە PTE ئەکادیمیە، خولی نووسینی توێژینەوە 6 ڕۆژە، یعنی هەمووی تۆمار کراوە بە تۆمارکراوی، خولەکەی تر 3 ڕۆژە. ئەوی بێوێ دوایی وردەکاریەکانیش دەتوانین ئاماژە پێ بکەین. جگەلەوە ئەکادیمیا فەرهەنگی زاری هەیە. فەرهەنگی زار فەرهەنگێکی ئەلکترۆنیە کە بۆ هەردوو سیستەمی iOS و ئەندرۆید کار دەکات. فەرهەنگێکی بە خۆڕایی ئۆنلاینە، ئینگلیزی کوردیە لە ئێستادا، بەردەوام کاری تێدا دەکرێت و تیمێکی پسپۆر و شارەزا کاری تێدا دەکەن و لە زمانی دایکەوە وەرگیراوە. جگە لە مانای وشەکان و خوێندنەوەی ئەمریکی و بریتانی، زۆر جار وێنە و ڕستەشی لەگەڵدایە. چەند پاشکۆیەکی بە سوودی تێدا بەردەوام دەوڵەمەند دەکرێت. ئێوەی بەڕێزیش هەم دەتوانن سوودی لێوەربێن، هەم دەتوانن سوودی پێ بگەێنن، بەوەی کە هەم ئیعازی فیدباک هەیە. ئەگەر وشەیەک هەڵەیەک یان شتێک هەبوو دەتوانن ئاگادارمان بکەنەوە، یان ئەگەر وشەیەک تێدا نەبوو دەتوانی وشەکە بۆ ئێمە بنێری لەوێن دەرێ دانراوە ناو ئەپلیکیشنەکە، زۆر بە ئاسانی دەتوانی بۆ ئێمە بنێری، بە فلتەری ئەو لیژنەیەدا دەڕوا، دوای ئەوە داخلی فەرهەنگەکە دەکرێت. جگە لەوانە لە سۆشیال میدیا و با بڵێن هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکانی تریش پیج و گروپ و ئەکاونتی هەیە. ئەگەر سیرکێ لەسەرەوە وێبسایتەکەی دیارە www.mmp.ac. دوای ئەوە لە فەیسبوک، لە یوتیوب و گروپەکانیش لە تەلگرام و واتسەپ و ڤایبەر لەوێدا هەیە. ئەوەش ڕقمی ئەکادیمیا و ئەوەش ئیمێڵی ڕسمی. ئەگەر کەسێک بێوێ هەم شارەزای کار و چاڵەکیەکان بێ، هەم دەستی بگا بە بەرهەمەکانی پێشوو، کە هەموو بەرهەمەکان تۆمار کراون و بە خۆڕاییش بەردەستن بە تۆمارکراوی ئەو وێبینارانەی پێشوو. وەک دەزانن گوتمان وێبینارەکانی ئەکادیمیا خۆی 90 خولەکە. نیوەی کاتەکە ئێمە بۆ قسەکەری سەرەکی دەستنیشان دەکەی، تەرخان دەکەی. دوای ئەوە دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج دەکەینەوە بۆ ئەوەی ئێوەی بەڕێزیش تێیدا بەشدار بن. وەک دەزانن هەر جارەی هەوڵ دەدەین کەسایەتیەک یان بابەتێک بخەینە بەرباس و تیشکی بخەینە سەر، کەسێکی پسپۆر و شارەزا و چالاک لەو بوارە دەدۆزینەوە بۆ ئەوەی باسی بکە. بۆ ئەم هەفتەیە داوامان لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر
عزالدین ئەحمەد عەزیز کرد لە زانکۆی سەلاح الدین. سەرەتا بە کورتی کاک دکتۆر عزالدین دەناسێنم، دوای ئەوە دەچینە ناو بابەتەکە. دکتۆر عزالدین ئەحمەد عەزیز پلەیزانستی پرۆفسۆری یاریدەدەرە، خۆی دیپلۆمەکی هەیە لە زمانی عەرەبی لە پەیمانگای پێگاندنی مامۆستایە. دوای ئەوە بەکەلۆریوسی لە بواری دەروونزانی وەرگرتووە، دەروونناسی، پاشان ماستەری وەرگرتووە لە زانکۆی سەلاح الدین لە بواری دەروونزانی پەروەردەیی، پاشان دکتۆرای وەرگرتووە لە زانکۆی لیستەر لە بریتانیا. خولیای توێژینەوەی زۆرە، توێژینەوە بەرهەمی زۆرە. تا ئێستا 9 کتێبی بڵاوکراوەی هەیە کە ئەم بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزین، کە دوایین کتێبیان تایبەت بووە بە ڕێبازی توێژینەوە لە زانستە مرۆڤایەتیەکان لە دەستگای فێربوون وەبزانە کوردیە. ئەوەی تر کە بە عەرەبی و ئینگلیزی دەرچووە، Peace Building and Social Cohesion Among Iraqi Individuals in Sunni Governorates. دوای ئەوە بە تەسەلسل نییە، بەڵام کتێبەکانی نۆدانن، ئەگەر کەسێک گوستی دوای سیویەت وڵات دەکەینەوە. جگەلەوە زۆر کەسێکی چاڵاکە لە بواری ڕاهێنان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاری زۆر کردووە و کاری ڕاهێنان و وەرکشۆپ و ئەوانەشی کردووە، جگە لە دەرزگوتنەوە وانەگوتنەوە لە زانکۆ جیاوازەکان و بە تایبەتیش زانکۆی سەلاح الدین. ئەمە خۆشحاڵین کە دکتۆر عەزالدین ئەم شەو سەرەڕای سەرقاڵیەکانی توانی کات لە بۆ ئێمە و ئێوە تەرخان بکە بۆ ئەوەی باسی بابەتێکی گرنگ بکە کە بەرەو هاتنەوەی دەوامی خوێندن لە ناوەندەکانی خوێندن و قوتابخانە و زانکۆکانە، ئەویش بابەتی پاڵنەری خوێندن و بربەستەکانی کە پێمان وا بوو کاتەکەی زۆر گونجاوە بۆ ئەو بابەتە. بەڕێزان، وێبینارەکە وەکو هاوشێوە ئەوانی تر تۆمار دەکرێت، دوایەوە تۆمارەکە لە گروپەکان دادنێ و لە فەیسبووکیش بە زیندی بە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە، ئەوەی کە نەیتوانیوە لەبەر هەرەوە کارێک بە ڕاستەوخۆ لەگەڵمان بێت. سەرەتا کاک دکتۆر عەزالدین قسەکانی خۆی دەکات، دوایی ئێوە دەتوانن بە 3 شێوە بەشدار بن، یان بە نووسینی پرسیارەکانتان لە چاتبۆکسی ئێرە ئێمە پرسیارەکان وەردەگرین و دوایی ئاراستەی دەکەین، یان دەستت بەرز دەکەیەوە بە ئیعازی لێرە لە ریاکشنز هەیە کە دەست بەرزکردنەوەیە، ئێمە ڕێگەت دەدەین مایکەکە بکەیەوە بۆ خۆت پرسیارەکە ئاراستە بکەی یان سەرنجەکە بخەیتە ڕوو، یان ئەگەر لە فەیسبووک لەگەڵمانی دەکرێت لە ڕێی کۆمنتەوە لەوێ پرسیارەکەت بەجێ بێڵی، ئێمە هەوڵ دەدەین لە ڕێی بەڕێزانەوە ئەو پرسیارە ئاراستەی دکتۆر بکەین. کاک دکتۆر عەزالدین، نامەیە کاتی تو زیاتر ببەم، ئێستا سەعات 9:08 دقەیە، ئەگەر بتوانێت لە ماوەی 45 دقە 50 مشکلە نییە قسەکانی خۆت تەواو بکەیت، دوایی دەرگای گفتوگۆ دەکەینەوە. جەنابەت ئێستا دەبی کۆ هۆستبی دکتۆر عەزالدین، غەڵەت نەبم ئەسەر خەت بوو لەگەڵمان. بەڵێ ئێستا کۆ هۆستی دەتوانێت سکرینەکەت شێر بکەی خۆت، ئەوەی خۆمان لا دەبین مامۆستا شەماڵ خۆمان لابەر. دکتۆر عەزالدین دەنگم دێ یان نا؟ دەنگت دێ و سلایدەکانیشت دیارە، بەس ئەگەر بیکە فول سکرین، ئەگەرنا زۆر بەباشی دیارە. سلااو بەڕێزان، خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستانم لە ماوەی ئەو 50 دقەیە لە ئەوەی ئەو بابەتی کە تایبەتە بە بابەتی پاڵنەری خوێندن بخەمە بەردەستی بەڕێستان. هەر لەسەرەتا بە پێویستە زان و سوپاسی دکتۆر هیمداد بکەم لەوە دەرفەتە. بەڕاستی من هەم شارەزای ئەو ڕێکخراوەتان نەبووم و لە نزیکەوە زۆر ئاشنای ئەو بابەتان نەبووم کە کارەکان هێتا ئێستا چەند کردیە و ئەوەی کە بینیم بەڕاستیمایی دڵخۆشیە و هیوادارم لەو چەند دقەیە کە لەگەڵ بەڕێستانم بتوانم ئیزافەیەکی بچووک لە بۆ ئەو کارە جوانانەی کە کردیتەنە تا ئێستا.
طبعا ئەو بابەتی کە ئەوڕۆ باسی دەکەم خۆی ئەم لێ ڕاهەتیمە هەر ڕوبەڕوو لەگە خەڵک قسە بکەم هەتا هەم ڕیاکشنی خەڵکەکە بزانم وەلا نێزیکەوە بزانم ئەو بابەتەم چەند دەگاتە لای ئەو کەسەی کە بەرامبرم دانیشتێ یاخود ئەو بیسەرەی یاخود ئەو بینەرەی کە دەمبینی بەڵام هەوڵ دەدەم لێرەوە ڕاستە بەس دەنگم دەگاتەلاتەن بابەتەکە بە شێوەیەکی سادە نازانم ئەو دەنگەک دێتە ناو دەنگەکان دکتۆر هینداد نازانم هەر لاینگۆیە یان بەردەوام بم کەسێک بەڕێزێک ماکی کردیتەوە و دەنجی دەهات بەس ئەگەر ئێستا بەرەزان مایکەکان دابخەنەگەنە لای خۆمان دای دەخێن ئەمە دکتۆر تەواو جەناب طبعا بابەتی ئەوڕۆ ڕاستە ناونیشانەت لەشەکەی ئەوەیە کە باسی پاڵنەری خوێندن و بربەستەکانی دەکەین بەڵام دەستپێکەکە مەدخەلێکە یاخود بابەتێکە سەرنجی ڕاکێشام و ئەو وای کرد کە ئەمن شێوازی وانەوتنەوەم لە زانکۆ و شێوازی مامەڵەکردن لەگە قوتابیان بگۆڕم. طبعا ئەوەی کە ڕوویدا من کاتێک کە گەڕامەوە ساڵ یەکەم لە زانکۆک لە زانکۆیەکانی هەولێر زانکۆ تایبەتەکان مامۆستایەکی بەڕێز داوای لەوە کرد لە من کرد کە بێم سیمینارێک پێشکەشکەم. طبعا کە داخلی جامیعەکە بووم لە جامیعەکە هەندێک کۆشک و کافتێریا دانرا بۆ ئەوەی کە دەچی چای و قاوە پێشکەش دەکەم. یەکێک لەوێ منی دەناسی گوتی ها دکتۆر بەخێر بێ و فەرم و حەز لێ چ بخۆین با خزمەتت بکەین و قسەیەکی وای کرد ئەمیش گوتم ناوەڵە سوپاس پەلەم. لەوێ مەوزوعەکە کۆتایی هاتوو ڕۆیشتم گەیشتمە لای کتێبخانە کە ئەو شوێنێ دەبای سیمینار لێ پێشکەشکەم. ئەو جەعادەتەنە من هەر سیمینارە کە دەیکەم سعاتێک زووتر دەسمە شوێنەکەی هەتا بزانم قاعەکە چۆنە و چی پێویستە و نەوەک شتێک ناکاو ڕوو بداتەوە عادەتەن سعاتێک یان 40 دقیقە زووتر دەچم. کە چوومە شوێنەکە بینیم ئافرەتێک لە کتێبخانەکە دانیشتووە گوتم من فلانە کەسم و هاتیمە سیمینارم هەیە گوتیان بەخێر بێ ئەوە چای و قاوەیە حەز لێ چ بخۆیەوە فەرمووە گەشتەکەی خزمەتت بکەین ئەوانە هەموو هەیە چ حەز دەکەی بیخۆیەوە دەتوانی ئەوە بە ئینگلیز دەرێ help yourself هەر شتێکت حەز لێ بیخۆیەوە. منیش گوتم ناوەڵا دەچمە ژوورەکە کە چوومە ژوورێ 2 دقیقە بیرم لەو مووقیفانە کردەوە دوو مووقیفێک کە هاتە بەرچاوم. مووقیفەکە ئەوە بوو ئەمن چوومە شوێنێک کە کافتریایەکەیە یاخود کە بچمە هەر شوێنێکە لە ژیانی ڕۆژانەمان ئەگە بچێت چێشتخانە یان بچیە مەطعەمێک یان مەسەڵەن بچێت دوکانێک کە جلوکبەر دەکڕی یەکەم پرسیار لێت دەکرێت حەزت لە چییە؟ یعنی بچێ مەطعەمێک پێ دەرێ حەز لێ چ بخۆی وایە؟ ئەگەر بچیە دوکانێک پێت دەرێ حەز لێ جلوکبەرگەکە چ ڕەنگ بی حەز لێ شکلی چۆن بی حەز لێ داپۆشراوە بی حەز لێ کورت بی حەز لێ تەسمیمەکەی هەبی نەبوو حاصل حەزی تو لە مەوزوعەکەیە دەور دەبینی. من بیرم کردەوە لە سیستەمی پەروەردە کەس لا قوتابی ناپرسێت تۆ حەزت لە چییە؟ یعنی کەس ناپرسێت تەڵەبەکە تو حەزت لە چییە؟ چۆن بخینی؟ چ بخینی؟ چ چالاکیێک وەربگری؟ ئایا دەکرێت ئێمە حەزی تەڵەبە بایەنە ناو سیستەمی پەروەردە؟ چونکە یەک لە ئەسبابەکانێک لە هۆکارەکانی نزمبوونی پاڵنەر کە یەک لە هۆکارە زەقەکانە ئەوەیە بەڕای متەواضعی من کە ئەوەندەی کە ئەمن لە ناو پەروەردەیە کارم کردیە قوتابی حەزی لە بابەتەکانیە لە قوتابخانە بی لە ئامادەی بی حتى لە زانکۆش بی حەزەکەی ئەو لە شوێنەکانیە حتا ئەو چالاکیێک کە دەدرێتێشی مەسەڵەن ڕاپۆرتەکە دەیدێت یان چالاکیێکی دەدرێتێ دەبینی بەشێکیان زۆر بە حەماس دەیکەن بەشێکیان دەچن تەکلیف دەکەن دەچن دوکانێکی سنساخ دەرە زەحمە نەبێ ڕاپۆرتێکی حازرم دێ مامۆستای داوا کردین. بابەتی حەزکردن لە هەموو دنیا هەیە لە کاتێک کە تۆ دێ مامەڵە لە شتێک دەکەیت تەنها لە سیستەمی پەروەردەی ئەو حەزەمان نییە. من بیرم لەوە کردەوە دەکرێت ئەمە حەزی قوتابی یاخود شتێک بخەینە ئەو سیستەمەیەوە دەکرێت ئەو بابەتە ڕۆلێک لە مەسەلەی پاڵنەرەکانمان بگۆڕیانە. ئەو مەدخەلە بەشێک بوو لەوەی کەمە باسی بابەتێکی هەستیار بکەین ئەمەنە ناو سیستەمێکی قوتابخانە قوتابیمان هەیە پێ دەگوتێ قوتابی زیرەک قوتابیمان هەیە پێ دەگوتێ قوتابی ئاست نزم قوتابی هەیە هەموو ڕۆژێ لە وەختی خۆی دێ داوام دەکا و مەزبوط ئیلتیزامی هەیە قوتابیش هەیە هەموو ڕۆژێ غایبە و تاخیرە و حەز لە شوێنەکە ناکاتەوە. کەواتە ئەمە کێشەیەکمان لە پرۆسە معریفەکەی نییە بەڵکو کێشەیەکمان لەلایەنە دەرونی کۆمەڵایەتی ئەو قوتابیەدا هەیە کە ناوێت دەو سیستەمە بەردەوام بیت. لەبەرەوە مەدەین قسە لەسەر ئەو بابەتە دەکەی بەو شێوەیە. بەگشتی ئەو غەڵەتەی کە زۆر بە زۆری مامۆستاکان تێ دەکەون یاخود سیستەمی پەروەردە لی ڕەنگە بە ئاگانە بیان بە هەندی وەرنەگرتبی
نازانی پرۆسی پەروەردە لە سێ سیستەمی ئەساسی پێک دێت. پرۆسەیەکت هەیە کە مامۆستا تێیدا سنتەری وانەوتنەوەکە، یعنی مامۆستا دەبی هەبیت و مامۆستا هەموو ئەرکەکەی و قورسایەکە لە سەشانی خۆیدا دەنێ. پرۆسەیەکتر هەیە قوتابی سنتەرە لە بابەتی وتنەوەکەی و لە هەموو شتێکە کە ئەو ڕۆلەکە دەجێڕی، مامۆستا ئەو ڕۆلە ناجێڕی، مامۆستا تەنها ئەو ڕۆلەی هەیە کە ئاسانکاری لە بۆ قوتابی بکە لەوەی زانیاریەکە وەربگرن. بەڵام لە هەندێک شوێنی تر پرۆگرام خۆی پرۆسەکە بەڕێوە دەبا، منهەجەکە خۆی تەحدید دەکەتەوە چ بکەیت چنەکەیە، ناکرێت لە خۆتۆ دەستکاری سیستەمەکە بکەیت، بە تایبەتی هەندێک وانە یاخود هەندێک بابەتی تایبەت بە تایبەت دەزانکۆیان لەخۆ لە پسپۆرە دقیقەکان پرۆگرام ئەو کارەکە دەکاتەوە، خاستن ئەوانەی لە بابەتی ئایتیۆان دەخین ئەو سیستەمەی ئەو تەحدید دەکەتەوە چۆن کار بکەیت چۆن بخوێنی. ئەوەی ئەمە هەستی پێ ناکەین یاخود لە سیستەمەکەیە مامەڵەی لەگەڵدا ناکەین، ئەوەیە ئەمە نازانین کامە شێواز لە پۆلەکەیمە وەک مامۆستا یاخود لەو پۆلەیەکەمە مامەڵەی لەگەڵدا دەکەین کامە شێواز سەرکەوتووتر دەبیت، یان کامە شێواز دەتوانێت و مامەڵەی لەگەڵدا بکەیت. لێرە و دینە سەر ئەسڵی بابەتەکەی خۆمان کە ئایا ئەمە ئەو شێوازانە کە هەڵەتیادا هەبوو یاخود حیساب نەکردنی حەز و خواستی قوتابی کاریگەری لەسەر پاڵنەری قوتابی دەکا یان نا. بە بێگومان هەر بابەتێک ڕنگدانەوەی نەرێنی لەسەر پۆل ئەمە وا هەژماری دەکەین کە کاریگەریەکەی نەرێنیە لەسەر پاڵنەری قوتابی. پێشەوە بینە ناوردە کاریەکان و هۆکارەکان بزانەوە بین قسە لەسەرەوە بکەین و چۆن چارەسەری بکەینەوە. پێویستە بزانین ئایا کە باسی پاڵنەر دەکەین پاڵنەر چییە؟ فەرقی چیە لەگە بابەتی هاندان کە فاکتەرە چی ترە چییە؟ خۆی لە چەمکە دەروونناسەکان یاخود ئەو دەروونناسانی کە لە چەمکەکانی باز دەکرێتەوە لە چەمکە دەرونیەکان بەعام لەو سەرچاوانەیە یاخود لەو برەی فەرهەنگانەی دەروونزانی کە باسی پاڵنەر دەکات و پێناسی کردیە کە حاڵەتێکی جستەیی و دەرونیە کە لە نەناوە مرۆڤ سەر هەڵدەدات و وای لێ دەکات هەموو ڕەفتارەکانی بە ئاراستەیەکدا ببات تا وەکو دەگاتە ئامانجێکی دیاریکراو کە کەسەکە مەبەستیت. ئێستا هەر بە نەخشەیەک باسی دەکەینەوە. مەسەڵەن بۆ نمونە ئەگەر لە حسابی لایەنی جەستەیی بکەین مەسەلەی برسی بوون کە ئینسان برسی بوو تووشی حاڵەتە چی نائاسایی دەبتەوە کە برسیەتی سدەکە ڕەفتارێک دەکە ڕەفتارەکە گە ناوماڵبی دەچی سەلاجە دەکاتەوە دەچی ئەگە خێزانی بە خێزانەکە دەرێت چمان هەیە ئەگە دایکی دەرێدایەت چمان هەیە ئەگە نا بیر لەوە دەکات و چمەت ئەمەک لە دەوروبەری هەیە وەڵحاصل هەوڵ دەدا بستە ئەو شوێنەی کە پێویستەکەی ئەو تێر دەکات کەواتە هەموو ڕەفتارەکانی ئەو کەسە بە ئاراستەیەکدا دەڕوات پرسی برسی بوون چارەسەر بکە. بۆی پێدەگوترێت کەسەکە هەڵسوکەوتی دەجوورێت بە مەبەستی ئامانجێکی دیاریکراو. کەواتە ئەو ئامانجەی کە تۆ دەتەوێ هەوڵی لە بۆ بدەیت بەردەوام دەبی تاوەکو ئامانجەکەت بەدی دێنی، یعنی کاوەتە خواردن بەدەستێن کە خواردنەکەت خوارد پرسیبوون و مەطعام و هیچ شتێک لە خەیاڵت نامێنێتەوە. لە هەمان حاڵەت لە سیستەمی پەروەردەیش کە قوتابی بەس دەزانی تاقیکردنەوەی دەبیتەوە حاڵەتێکی توش دەبیتەوە کە بێوێ ناجیح بی لە قۆناغێک لە قۆناغەکانی تر هەموو هەوڵێک دەدا هەموو هەڵسوکەوتەکە بە مەستی ئەوەی کە دەرەجەیەک بینتەوە ئەو هەڵسوکەوتەکەی ڕاستیان هەڵەیە و بابەتشترە دوای قسەی لەسەر دەکەینەوە. کەواتە هۆکارەکانی ناوەوەی تۆ وا لێ دەکە تۆ بە ئاراستەیەک بجوولێەوە و ئەو ئاراستەوە بەرەو ئامانجەکەتدا دەبات. ئەو قسەی لای خۆتان هەگرن دوایە لە داهاتوو کار لەسەر دەکەینەوە. پێناسی تر هەیە دەڵێت پاڵنەر شلەژانێکی ناوەچیە ئاراستەی ڕەفتار دەکات بۆ بەدەهێنانی ئامانجێک و کەمکردنەوەی شلەژان کە دەڵێن کەمکردنەوەی شلەژان بە معنای نەرێنیەکەی نییە بەس تەنها برێ کەسەکە حاڵەتش نەرێنی هێنە کەمکردنەوەی حاڵەتێکە کە ئەتوێت لێ دەربچیت برسی دەتەوێت تێربی ئیمتحان تێ دەتەوێت نازیح بیت برادر نییە تۆ برادێک پیاکەی سەفرت نەکردێتەوە پارە پیاکە سەفەر بکەیت کەواتە هەر مووقفێک کە تۆ بتێ بگەی نەتیجەیەەکە پاڵنەر ئەو پرۆسێر لۆ جێبەجێ دەکات. پاڵنەر بەسەر قۆناغێکدا دەڕوات و ئەو نمونەیەکی زۆر سادەیە کە لە چەندین سەرچاوەی دەرونی یاخود دەروونزانی کتابەکان دەتوانێت بەدەست بکەویتەوە. سەرچاوەی بوونی پاڵنەر بوونی پێویستیە کە ئەوە یەک لە زاناکانی دەروونزانی ئیبراهیم ماسلۆ باز دەکات دەڵێ پێویستەکانی مرۆڤ وەک پاڵنەر کار دەکەن و زۆر بەزەقی باسی ئەو بابەتەی کردیان ناچینەوە تەفاسیلە. هەر مرۆڤێک پێویستی هەبێت دووچاری چ بیتەوە شلەژان دەبیتەوە. ئەو شلەژانێک هەیە
دووچاری شلەژان بووی دەبی وەڵامدانەوەیکی گونجاو بۆ ئەو شلەژانە بدۆزیەوە. وەڵامدانەوەکە کردن گونجاو بە معنای ئەوەی کەسەکە پێی وابیت، ئاگادار بە کەسەکە پێی وابیت. ئەو وەڵامدانەوەیە ئەو پێویستەی تێ دەکات، بە معنای ئەوەی قوتابی قۆپێ دەکات دەبێت تۆ لە سایکۆلۆژیەتی ئەو بگەی ئەو لە حاڵەتێکی شلەژاندا ئەو کار دەکات. من بەس نییە مبەرر لە بەو کارەکە بینەوە، بەڵام پێت دەڵێم پرۆسەکە چۆن کار دەکات. ئەگەر کەسەکە بزانی کارکردنەوەی لە بەردەما وەڵامدانەوە گونجاوەکە سعیکردن بیت، واستەکردن بی، قۆپێکردن بی، هەر شتێک بیت، وەڵامدانەوەی دەبین گونجایە بە مەبەستی ئەو بە عەقلی ئەو بە تێگەیشتنی ئەو. ئەگەر هاتوو ئەو وەڵامدانەوەی کدای گەیاندی ئامانجەکە، خوێندنەکەیە، وەڵدانەکەیە، تەکلیفکردنەکەیە، نازانم چی، هەر شتێکە کە کردیتی گەیشتە ئامانج شلەژانی نامینێت. دووبارە ئێستا قۆناغەشتر ئەو پرۆسەیە دووبارە دەبیت شلەژانش کە دروست دەبیت و پێویستیش کە بۆ دروست دەبیت لۆ ئەوەی بچیتە حاڵەتی دواتر. بە معنای ئەوەی ئەو قوتابیە کە لە قۆناغی یەکی زانکۆ نازیح دەبیت و شلەژانی دووچار دەبیتەوە، وەڵام دەداتەوە، نازیح دەبیتەوە، شلەژانی نامینێت کە بۆ مەرحەلە دوو هەمان پرۆسە ڕوو دەداتەوە. ئەو قوتابیە کە ئیمتیحانە چێرە ئیمتیحانەکەی دەربازی دەبیتەوە، هاتەوە ئەو قۆناغەی دووبارە پرۆسەکە دووبارە دەبیتەوە. واتە مادەم تۆ مرۆڤیت، مادەم تۆ پێویستیت هەیە لە هەر قۆناغی لە قۆناغەکانی ژیانت، پێویستەکەیت و پاڵنەرێک دروست دەکاتەوە و ئەو پاڵنەرەش لەژانێک دروست دەکاتەوە تا وەکو وەڵامی گونجای بۆ بدۆزیەوە. گشتی ئامانج تۆ لەو خاڵەیە شلەژانت نامینێ بە شێوەیە شکاتیەتە لەگەی قۆناغی دواتر. لەبەر ئەوە قەناعەتم وایە پاڵنەر بە سەرچاوی وزەی هەژمار دەکرێت، بە معنای ئەوەی هەر پاڵنەرێک کە مرۆڤ هەیتی ئەو وزەی کە بەدەستی دێنی لە بۆ جێبەجێکردنی هەر چالاکیەک سەرچاوەکە لە پاڵنەری مرۆڤ دەبی. ئەگەر تۆ پاڵنەر نەبی هیچ کارێک ناکرێت. ئەگەر پاڵنەری معریفیت نەبی نایە ئەو سیمینارە ئەو بناریدانانیشی و جێ لە مەڕابگری 90 دقە وە پرسیار دروست بکەی و وەبێ تێبینی بنووسی. ئێستا ئەمە نزیکەی 67 کەسەچین لێرانە هەمومان جێ دەدەینە ئەو بابەتەی کە دانیشتنە ئەو پاڵنەرەیە وا لێ دەکات و لە دیارە مندا بنیشی 50 دقە تەحمولی قسەکانیان بکەیت. ئەگەر پاڵنەرت نەبی تۆ ئەو زێر نابی خدای دەخەی و دەڕۆی. کەواتە مەبەست لە قسەکردن لە سەبابەتی پاڵنەر تەنها لە سیستەمە پەروەردەیەکی نییە، لە سیستەمی ژیانی خۆت تۆ پێویستت بەو پاڵنەرە دەبیکەوە تو بتوانانی ئەو چالاکیانێکە هەیتت بەردەوام بدەیە و بتوانی بەرەو پێشەوە بچین. چونکە پرۆسەی فێربوون بەبێ بوونی پاڵنەر سەر هەڵ ناداتەوە لە هەموو ئاستەکان. ئەگەر بین سەیری دەماغی دوو قوتابی بکەین لەوەی کە ئەوەی یەکەم بووە لەگەر قوتابیەک کە هیچ نەتیجەی نەبووە، یعنی قوتابیەکە ئەوائیلە ئێستا لە زانکۆی ئەوائیلەکان دەرچوونە، کەسێکە 90 هینایە، کەسەکە 80 هینایە، کەسەکە 40 هینایە. ئەگەر سەیری دەماغیان بکەی و مێشتیان شی بکەیەوە هەمان ژمارەی خانەکانیان هەیە، یعنی ژمارەی خانەکانی کەسێک لە کەسێکتر زیاتر نییە، هەمومان هەمان ژمارەی خانەکانمان لەمێشکەیە. بەڵام قوتابیەکمان هەیە بلیمەتە و زیرەکە و دەرەجەی باشە و هیچ عیبی نییە و لە دەرەجەکانی هەر لە 89ەکانە قوتابیشتکەت هەیە لاوازە و دەرەجەکانی نزمە و تااقەتی خوێندنی نییە. مادەم قوتابی لە پرۆسە معریفیەکەی لە پێکهاتەی خانەکانی مێشتی یەکسانە و هەمویان هاوبەشن، هیچ جیاوازێکی وهایان نییە، کەواتە نزمبوونی ئاست و بەرزبوونەوەی ئاست علاقەی بە بابەتێکدا هەیە کە ئێستا قسەمان دەکرد کە پاڵنەرە. ئەگەر ئەو حەقیقەتە تێ بگەین، نەڵێن ئەو منداڵە تەمبەڵە، نەڵێن ئەو قوتابی خۆی بێ مستەوایە یان زەعیفە مستەوایەکی ئەو چەمکە لە مێشکمان دەربچی وەک مامۆستا، ئەمە دەزانین دەگەین حەقیقەتێک کە هەموو قوتابیەک توانای فێربوونی هەیە. بەڵام کێشە ئەساسیەکە لەوەیە ئەو کلیلەی کە مامۆستا بەکاردێنی بۆ فێرکردنی قوتابی ئەلیف هەمان کلیل نییە لۆ قوتابی با. دەبی مامۆستا بزانی حەزی ئەو قوتابی لە فێربوون بە چ شێوەیەکە، حەزی قوتابیەکەی تر لە فێربوون بە چ شێوەیەشترا. ئەو بوو لە نمونەی یەکەم کە باسم کرد. ئەمە لە هەموو پێویستەکانی ژیان کە دەچینە ناوی، حتا کە سەفەرێکی دەکەدرێت حەز لێ بچێت چێن دەر. تەنها لە پرۆسەی فێربوون ئەمە ناپرسین قوتابی حەزی لە چییە. کە لە قوتابی ناپرسی حەزی لە چییە، تۆ هاتی بە یەک قالب دەتەوێت
هشتا نوهات صد قوتابی لێ قالب دەی بە هەمان عقلیەت بە هەمان داواکردن و بشتەوێ قوتابیەکان ئاستی بەرز بنوێن شتیوانێ لە دنیاە بتەوێ ئاستی قوتابیت بەرزکەوە دەبی بزانی قوتابی بە چ کلیلێک کار دەکا بە چ کلیلێک پاڵنەرەکانی دەوروژێ بە چ کلیلێک دەتوانی قسەی لەسەر بکەوە ئەگەر ئەو خاڵەت و جێبەجێ نەکەوە تەسەوور دەکەم بەربەستێکی گەورە لە دروستبی وەک مامۆستا وە قوتابیش خۆی حەزی ناستە ئەو پرۆسەیە کە ئەو مەبەستیتی ئەو پرسیارێک کە دەوروژەیە خۆ زۆر زار لێم دەکەن دەرێ مامۆستا یان دکتۆر ئەرێ چوە دەکات خەڵک پاڵنەری هەبیت چوە دەکات تەڵەبە بخوێنی چوە دەکات تەڵەبە حەزی بستە ئەو بابەتەی کە دەیەوێت ئەم بە خەتەکی عام یاخود بە شێوەیەکی گشتی باسی بابەتی پاڵنەر دەکەنە بۆ خوێندن خوێندن تەنها ئەوە نییە تۆ دەست بەسەر قوتابیەک دابین برێ یەڵا قوتابی تۆ زیرەکی تۆ وای بڕۆ بخوێنە قوتابی وە ناخوێنی یەک دنیا فاکتەر هەنا ئەگەر تۆ ڕەچاوی نەکەی لە کاتی قسەکردن لەگەڵ قوتابیەکە حتا نسحەتی شکی نسحەتەکەی تو هیچ قیمەتی نامین ئەگە مامۆستابی یان حتا کوباوکە بیان باوان هەر شێبیت حتا ئەو نامەی کە تایبەت بۆ خۆت دەنێری کە قوتابی ئەگەر بەو شێوەیە سەقەتەی نامەیەکی لە خۆت نێری واب تەسەوڕ بکەی کە نامەیەکی ئەرێنیە بەڵکو ئەو نامەیە ئەرێنی نییە ڕەنگدانەوەکەی نەرینی دەبی لەسەر تۆ بینە سەر خاڵەکان زە پاشان دێین بە وردی قسەی لەسەر دەکەینەوە یەکەم سەرچاوە لە بۆ دروستکردنی پاڵنەر سەرچاوەی دەرەکی ڕەفتاریە واتە ئەو ڕەفتارانەی کە لە دەوروبەرت ڕوو دەدات هەر ڕەفتارێک لە دەوروبەرت ڕوو بدە لەلایەن کەسانی تر ئەو کەسانە بە تایبەتی ئەوانەی کە قیمەتەک و بەهایان هەیە لە لای تو ئیعتیبارەکیان هەیە لە لای تو مامۆستات بیان دایک و باوکت بن یان برا گەورەکت بیان ڕەفیقەش نێزیکت بین ڕەفتارەکەی وانی شان بدە کە علم و معریفەت بەهای خۆی هەیە تۆ بە دوو علم و معریفەت دەکەوی بە دووی فێربوون و زانست دەکەوی ئەگەر دەوروبەرەکەت ڕەفتاری دەوروبەرت وا تێت بگەین کە قوتابخانە سەرچاوی وەرگرتنی زانیاری یان زانکۆ وەرگرت سەرچاوی وەرگرتنی زانیار ئەو ئیحاءەت بدەنێ کە هەم بەو قەناعەتە قسە بکەین تۆ لەلای خۆتەوە زانکۆ و زانیاریەکان زانکۆ اعتیباری دەمێنێت ئەگەر دەوروبەرت ئەو شتە نەکەن هیچ قیمەتی نامێنێت لە دەرەوەی دەوروبەرت کۆمەلگایەکەت هەیە کە دەرەم کۆمەلگایەکە بە معنای ئەو کۆمەلگایی کە تۆ لە سۆشیال میدیا مامەڵی لەگەڵدا دەکەی یان ئەو کۆمەلگایی کە ئەتوو لە دوورەوە دەیانبینی کاتێک کە لە مامەڵە لەگەر کەسێکی دەکەن کە خاوەن شەهادەیە یان خاوەن بڕوانامەیەەکە هەرچەند کۆمەلگایەکەت ئیعتیبار بداتە بابەتە زانستیەکان لە لای تو زانست قیمەتی دەبیتەوە هەرچەند کۆمەلگاکەت ڕێز لە زانست نەنێت زانست لای تو قیمەتی نامێنێت گاڵتە بەخۆکردنە دابنیشی تەسەوڕ بکەی مامۆستایەکی زانکۆ یان کەسێکی ئەکادیمی یان ڕووناکبیرێک یان ڕۆشنبیرێک کە دەیبینی ئەعتیباری نەبی لە کۆمەلگاکەت تۆ تەسەوڕ بکەیت بە دوو قسەی خۆش بتەوێت کەسێک کام بدە بێرەوەرە بخوێنە شتیوانێ لە دنیاە کۆمەلگات ئیعتیباری دازانست هەموو قوتابیان ڕێز لە زانست دەگرن پێچاوانەکەش ڕاست بابەتێکی تر کە علاقەی بە پاڵنەری خوێندن دەیە علاقەی بە پەیوەندی بە بابەتی ئاگایی هەیە یاخود درکردنی هەیە کە تۆ چۆن دەڕوانیتە خودی معریفەکە ئەمە لە زانکۆ هەر یەکەم ساڵ کە لەگەڵ قوتابیەکان قسەم دەکرد یەک سوالم لێ دەکردن بەڕای تو خوێنەوەی بابەتی دەروونزانی هیچ بەهایەکی هەیە لە ڕووی معریفی قیمەتی هەیە دەیخوێنیان نا مەسەن جارۆ بۆم دەرسم بە بەشێک دەگوتۆ باشەکە دەروونناسی نەبووە بەشی شەریعە بووە بەشی هونەرە جوانەکان بووە کەسەکە ڕاستەخۆ پەیوەندی بە دەروونناسی نەبووە پێم دەگوت پێت وایە دەروونناسی زانستەکە پێویستە بخوێندرێ پێت وایە زانستەکە مەسەرەن اعتیبارە چی نییە ئەگەر قوتابیەکان بیانگوت بە نا پێمە وایە دەروونناسی بابەتێکە هیچ سڕەتی بەمە نییە مە چیشمان هەیە مەسەن قسمی عەرەبی چ علاقەی بە دەروونناسیە قسمی فیزیا چ علاقەی بە دەروونناسیە ئەو های بە من بگوت بە دەبا یەکەم جارە من بێمەوە لە ڕوو معریفەکەی تێی بگەنم دەروونناسی چۆن سوودی هەیە لە بۆ بابەتەکە چۆن دەتوانین گۆڕانکاریەک لە کەسایەتی خۆی و لە شێوازی کارکردنی بکات لە ڕێگەی خوێنی دەروونناسی هەتا بابەتێک قیمەتی هەبی هەرچەند چاوە معریفەکانی تو قیمەتت دا بابەتەکەی کە تو دەیڵێ وەک مامۆستا یا قوتابەکە قیمەتی دا ئەو بابەتەی کە دەیخوێنیت بابەتەکە لاوی شیرین دەبیتەوە و پاڵنەری لە بۆ فێربوونی بابەتەکەی زیاد دەبێت جگە لەو سەرچاوانە چوار سەرچاوی تر هەیە سەرچاوە بایۆلۆژیەکان کە باز دەکەین
بە شێوەیەکی گشتی ئینسان پاڵنەری دروست دەکات کاتێک کە لە ڕووی بایۆلۆژیەوە پێویستی بە تێرکردنی شتێک هەبیت کە ئاوا خواردنا پێویستە سێکسەکان تا دوایی سەرچاوە بایۆلۆژیەکان وات لێ دەکات تۆ بگەڕێیت و هەوڵ بدەیت سەرچاوە هەڵچوونیەکانیش بەشێکە لە دروستکردنی پاڵنەر کەواتە هەر شتێک کاریگەری لەسەر هەڵچوونت هەبوو دڵت ناخۆشکەیان بێتاقەتت کە تۆ پاڵنەرێکت لا دروست دەبیتەوە بچی لەو شوێنە ناخۆشە بچێ شوێنێکی باشتر سەرچاو ڕوحیەکان ئەوەش سەرچاوەی ئەساسی لە دروستکردنی پاڵنەر ئینسان کە لە ژیان ئەو تەمەنی دەباتە سەر دەبی پەیوەندیی دروست بکاتەوە لەگەرچی لەگەر دەرەوەی خۆی ئەوانەی کە دیندارن پەیوەندی خۆیان لەگەر خوددا ڕەبوت دەکەن کە خوددایە و قیامەتە و هەتا دوایی کە بیر لێ دەکەنەوە ئەو کەسانی کە ئیمانیان بە پرسە دینیەکان نییە ئەو کەسانە کە پانا دەبنەوە بۆ بابەتە ڕوحیەکان تر کە علاقەی بە یۆگا و میدیتیشن و ئەوانە کە بەس مجەڕەد دەیانەوێ خۆیان لەگە سروشت بکەنێک بە هەردوو سەرچاوە بەوەی کە کەسێک کە ئیماندار بیان کەسێک بە ئیماندار نەبی دایانی ڕوحیەکەی خۆی دەبی تێر بکە بە شێوەیەک لە شێوەکان چونکە ئەوە پێویستیەکە مرۆڤ دەبی دروستی بکاتەوە ئەگەر ناتوانانی لە ژیان بەردەوامی سەرچاوەیەکی تر کە زۆر گرینگە و ئەمە وەک هاوڵاتی کورد مەفروزە کار لەسەر بکەین کە علاقەی بە بابەتی پێشبینیکردنی تۆیە لە کۆمەلگاکات بەتایبەتێکە لە سێچەین پەروەردە باسین بابەت ئیوا و ئاواتەکانی تاک ئەمن ئاخر جار لەگە برادری قسەم کرد بابەتێکی زۆر سەری لە من باس کرد گوتی من اعتیبارم یاخود ئیمانم بە خوێندن نمایە گوتم لەبەر چی گوتی لەبەرەوەی کاتی خۆم برایەکم هەبوو نەخوێندەوار بوو خوێنی بەجێ هێشت باوکم هەمزارە پێی دەگوت کوڕم ئەتۆ فاشیل دەبی ئەو برایە خوێندەوارانت هەمویان کەسانی سەرکەوتون گوتی باوەڕ دەکەی دکتۆر ئێستا ئەو برایە نەخوێندەوارم هەمومان بەخێو دەکات چونکە مەعاش تاخیر دەبی ئەوە بابەتەکە پەیوەندی بە دروستکردنی هیوا و ئاواتە لای تاک ئەگەر ئەو انطباع لام دروست بی یاخود ئەو بیرۆکە لام دروست بی کە خوێندن اعتیباری نییە و داهاتوو لە خوێندن نییە بەڵکو داهاتوو لە بزنس و لە کار و لە تا دوایە کە ئەوانش سەرچاوی باشن لە بۆ داهات بەڵام ئەتۆ وا بیر بکەیەوە کە خوێندن نابگەینتە ئەو داهاتووی کە تۆ دەتەوێت وەک گەنجەک پاڵنەری خوێندن نامینێت لە زانکۆ بیت نیوە مێشکرد لەسەر ئیشکردنە نیوە مێشکرد لەسەرەوەی تەعین دەبم بە چەند تەعین دەبم وەزیفە دەبی یان نابی یعنی خاڵە سەرچیەکەی تەعین بوون حتا لە سەڵفی 6 ئەگەر تەماشاکە لە قۆناغی 6 کە برێ پۆلی 12 کە سەتاوە دەکەم یەکەم پرسیار دەکەن ئەرێ ئەگەر تەخەڕوجی کرد کوڕەکەمان تەعین دەبیت ئیشی دەبینەوە یان نابینەوە کەواتە دروستکردنی هیوا و ئاوات ئەو وات لێ دەکات تۆ چۆن بیر بکەیەوە بەرامبەر بەو بابەتەی کە تۆ دەیخوێنی بەو بابەتەی کە تۆ هەوڵی بۆ دەی بەو بابەتەی کە تو دەکەی ڕێزکەی ژیانی خۆت ئەمن باسەوە ناکەم کە ئەوانە قیمەتی نییە ئەم پێت دەڵێم ئەوانە سەرچاوی دروستکردنی پاڵنەرن کاتێک کە ئەتوو دەی وەک مامۆستا قسە دەکەی دەبی حسابی ئەو لایەنانە بکەی کاتێک کە دەرس دەڵێەوە یعنی من باسی هەڵە و ڕاست ناکەم ئەگەدار من بەڕێزم ئەمە لێرانە باز دەکەم دەڵێم دروستکردنی پاڵنەر سەرچاوی هەیە ئەو سەرچاوانە وەک کەسایەتیەک ئەگەر وەک تاک قسە بکەی مامۆستا بیت دەبی ئەوانە ڕەچاو بکەی کاتێک کە دێ قسە لەگەر قوتابی دەکەیت ئەگەر دایک یان باوک بی ئێستا جەنابەت لەگەڵم بیت کە حسابی کوڕەکەت دەکەی دەبی ئەو سەرچاوانە ڕەچاو بکەیەوە کاتێک کە دێ قسە دەکەیەوە ئەمن لەکوێ چۆن قسە لەگە منداڵەکەم بکەم تا تێی بگەینم ئەو بابەتە گرینگە تۆ وەک قوتابی ئیش لەسەر بکەیەوە ئەمن لەگەر ئەوەم کە قوتابی دەخوێنی فعلەن حسابی داهاتۆکی باش بکە بەڵام دەبی تۆ تێی بگەینی ناکرێت تۆ برێ وڵا دەبمە دکتۆر داهاتوون باش بی لەبەرەوەی بە هەزارەها دکتۆر هەیە چەند دکتۆرێک ناوبانجی هەیە بە هەزارەها مەلا هەیە چەند مەلایەک ناوبانجی هەیە بە هەزارەها مهندس هەیە چەند مهندسێک ناوبانجی کەواتە تۆ لە پسپۆڕێکت دەبێ کەسایەتیەک پسپۆڕێتەکەت ئەتوو دروست ناکە ئەتوو پسپۆڕێکت بەرز دەکەی و دەیکەی شتێک دەبی بەو نەفەسە قسە لەگەر ئەو کەسە بکەوە کاتێ باسی پرۆسەی فێربوون دەکەین پاڵنەرەکان بە دوو شێوە باز دەکرێت کە پاڵنەرە ناوەچەکان و پاڵنەر دەرەچەکان تەمان پاڵنەر دەرەچەکان لە هەندێک سەرچاوەکان دەرێن ئەوانە هاندەرن پاڵنەر نینە بەڵام لە مەبدەئی کارکردنمان ئەوەیە کە هاندانێک دەدوروژێنیت ئەمە دەڵێن کاری ئەوە دەکاتەوە وەک پاڵنەرێک ئیشی لەسەر دەکرێتەوە هەر بەس لە ڕوونکردنەوە چونکە زۆر جار ئەو تێکەڵی دروست دەبی دەڵێن هەندێک سەرچاوەکان دەرێ نابێ بە پاڵنەر باز بکرێتەوە بەڵکو دەبی بە هاندەر باز بکرێت بەڵام ئەمە لەسەر چاوەکانی ترم کە هەردووشان دەکرێت ئاماژەی پێ بکرێتەوە
پرۆسی فێربوون دوو قۆناق دیاخودوو لایەن دەوەردەبینی ئەوانێک علاقی بە ناوەڕۆژی خۆتە خەڵەکان باشمان کرد و هەندێکیان علاقی بە دەرەوەی خۆتە ئەگە ملاحەزە کردنی کۆمەڵایەتی علاقی بە هەردوو لایەن هەیە لەبەرچی لەبەرەوەی ئینسانە ناو کۆمەلگا دەیەوێت پێگەیەک دروست بکە لەگەرەوەش کۆمەلگا خۆی پێک هاتەکە کاریگەر لەسەر تو دروست دەکاتەوە لەبەرەوە ئەو خاڵە هاوبەشە لە نێوان لایەنی دەرەچی و ناوەچی مرۆڤ لەبەرەوە پێویستە مرۆڤ کار لەسەر ئەوە بکاتەوە ژینگە کۆمەڵایەتێکی دەوروبەری ئەو کەسە ئەرێنی بوو فاکتەرێکی ئەرێنی دروست دەکاتەوە لە دەرەوە لە ناوەی مرۆڤەوە. بابەتی پاڵنەر خاڵێکی تێدا هەیە ئەو خاڵەیە هەر حەز دەکەم بە کورتی باسی کەم کە ئەویش زۆر جار قوتابی هەیە یاخود لە سەفی شەشەکان زۆر جار باز دەکرێت وەڵاهی من کوڕێکم هەبوو دەیخین ڕۆژە 6 سەعات لە ماڵ نەداتە دەرێ ئەمە لە حاڵەتی ئینزار بووین هەتا سەفی 12 تەواو کرد دوای 50 هینە یەکەش کە دەرێ وەڵاهی ئەو کەسەم دید وا هەوڵیدا بەڵام چۆ ئەو پێش بڕچێ و شکستی هینە مامۆستایەکم دیت هەوڵیدا وا کارێک ئاخیرەکەی شکستی هینە ئەوان لە حاڵەتی بابەتی پاڵنەرەکە تێنەگەیشتون لەبەر ئەوە بەو نەخشەیە کە دەیبینن زۆر بە کورتی ڕووی دەکەمەوە ئینسان کاتێکە کارەکانی ئەنجام نەدا پاڵنەری لاواز بوو کارەکانی زۆر لاواز دەبی یعنی ئەتو هیچ کارێک ناکەی مەسەن تو ئەگەر وەچی هەیە ئینگلیز دەرێ من دەستم لە هەموو شتە شوشتیتەوە تااقەتی هیچم نییە و ئیش ناکەم پێی دەڵێ بخوێنە دەرێ من کارم لۆ بۆ چیە پێی دەڵێ وا بکە دەر لە بۆ چمە یعنی هیچ پاڵنەرێکی نییە هیچ کارێک ئەنجام نادا ئەگەر ملاحەزەی خەتەکەی چەند پاڵنەر زیاد بی کارەکانت زیاتر دەکەی یعنی تو حەزت دەبی ئەوائل بی حەز لێوی دەرەجەی بینیەوە هەر دەڕوات و هەر کار دەکەی حەز لێ سیارێک بکڕی حەز لێ خانی بکڕی حەز لێ ژن بینی حەز لێ نازانچی دەڕۆی بەڵام دەگەی خاڵێک ئەو خاڵە ئەمە لە دەروونناسی پێ دەرێن سوستانی دەرونی burning out سوستانی دەرونی بە معنای ئەوەیە تو هەر هەوڵ دەدەی هەر شکست دەینی هەر هەوڵ دەدەی هەر شکست دەینی دەگەی خاڵێک کە دەرێ وەڵڵاهی ئەو ئیشە بە من ناکرێ کاتێککە گوتت ئەو ئیشە بە من ناکرێ خەدی ئەو نقطە صفر پاڵنەرەکەت ئەوەندە بەهێزە لە تاقی تو لە قوەی ئیستیعابی تو لە هەموو ئەو هەوڵانێکە تو دەدەیت هەست دەکەی کێشەکە قورسایەکە زۆر لە تو گەورەترە ئەو کەسانی کە دەستنە کۆرسی زمانی ئینگلیزی دەرێ وەڵڵاهی من لە حیاتی فێرە ئینگلیز نام هەر دەستە دەورە 2 دەورە 3 دەورە 4 دەورە ئاخیرەکە هیچ بە هیچ ناکە کاکە ڕاست واز دەینی کەسێک کە دەیەوێتە وەرزش و هەر وەرزش دەکە هەر هەبی نەتیجەی نابی ڕاست دەکەوێتەوە کەواتە پرۆسەکە لە ئەسڵە پاڵنەر ئاستێک ئەداءت و کارت باش دەکە لە حەدی خۆی ڕەتیدا دەتگەیتە قۆناغێک ئەتۆ یەکسەر بیڵات دەبێت تاقەتت نامی و دەکەویەوە و نەتیجەکە زۆر بەخراپ لەسەر دەشتێتەوە ئەمە لە بەشێکی لەلایەنە معریفەکەی کە باسی کەینەوە ئەگەوانە کە سەفی 6 دەخوێنین پێ دەگوتە عیبئی معریفی یعنی عیب یعنی چی یعنی تۆ وەک ئەوەیە تاقەتی هەرگرتنی 100 کیلۆت هەبی 2000 کیلۆ لەسەر پشت دانم بەتاکید پشت دەشتێت تاقەتت نامینێتەوە ئەوانەی کە لە پرۆسەی خوێندنن ئەوانەی کە سەفی 6 یان ئەوانەی کە هەوڵی ئەوایە دەنەوە هەوڵی دەرەجەی زۆر بەرز دەدەنەوە ئەوەندە زەخت لە مێشتیان دەکەن و زەخت لە مێشتەکە دەگاتە حاڵەتێک هەست دەکە هەر دەخوێنی و هەر پێڕاناگە هەر لە بەسیترین نمونەی ئەگەر وشی دەبینی امتحان دەست پێ دەکاتەوە دەبین تەڵەبەکە لە پێش دەرکەی امتحان وەرەقەی هەردەداتەوە پێدرن با بە وەرە ژۆرێت و امتحان دەست پێکە نەمامۆستا ئەو لاپەڕەمە ئەوە لۆدی معریفی دروست دەکەیەوە مێشک دەها وەرناگری عەقلی ئینسان بەو شێوەیە کار ناکات و هەر شتی تێ بکەیت بەو شێوەیە کار ناکات و ڕاستە قودرەی ئیستیعابی دەماغ زۆرە ئەگەر حسابی بکەیەوە تقریبا 240 فی ئوس 18 دەکرێتەوە ئەو حەزمەی کە ئەمە لە کتابەکەی دەروونزانی پەروەردەی باسم کردیە تقریبا قودرەی ئیستیعابی ئەگەر یەک غورفەی پڕ هەموو ئەو دیڤیدی 1 تێرەبایتی بکە هێشتا زەی دەبیتەوە بەڵام مەدخەلەکەی مێشتی ئینسان گچکەیە یعنی ئەو زانیاریانێک کە دەچی ئەو معلوماتانە ناستە ژۆر بێکەوە وەگەوێت و حاڵەکی زۆر گەورەت هەیە کە مێشکتە بەڵام دەرگاکەی کە زانیاریەکان داخل دەکەی بچووکە ناکرێت زانیاری زۆر تێ بکەی لە بەرەوەی تەحمل ناکاتەوە ئەو کەسانێک کە تووشی شکست دەبنەوە لە ژیانیان شەکەیان لەوەیە دەگەنە ئەو پیکەی زەخت لە مێشتیان دەکەن مێشکەکە عەکس ئیش دەکاتەوە یەکسەر زانیاریەکان دەیتەوە خراپ خوارەوە وەک کاریگەریەکانی نەرێین دەبیتەوە
وەکەی ئەو کاریگەری نەرین دەبیتەوە ئەو کاریگەری ئەو نەرین دەبیتەوە کاتێک کە ئەتوو نامەیەک لە بۆ مێشکت بنێری برێ من ئەو کارم پێ ناکرێت کاتێک کەوات بە مێشکت گۆ تۆماتچی مێشکت بخۆ قوفڵ دەبی کارەکەی پێ ناکرێتەوە بینەوە سەر ئەو بابەتێکە قسە لەسەرەوە بکەینەوە ئایا مامۆستا ڕۆلی هەیە لە دروستکردنی پاڵنەر بەتاکید مامۆستا فاکتەر یەکەمە حتا لە دەرەوەی دایک و باوک مامۆستا فاکتەر یەکەمە لە فێرکردنی قوتابی بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتایی یعنی لە زانکۆ ڕاستە مامۆستا هەیە دەبتە نمونە بۆ قوتابی زانکۆ بەڵام قوتابی زانکۆ جێگیرترە لە قۆداغی ئامادەیی و ناوەندی و سەرەتایی مامۆستایەکان کاریگەریان زۆر زیاترە لەوەی کە بەراوردی زانکۆ بکەیەوە لەبەرەوە کە باسی پاڵنەری پرۆسەی خوێندن دەکەێت دەبی پارنەی دوو لایەن باسکەی مامۆستایەکە خۆی چۆنە و قوتابیەکە خۆی چۆنە ئەگە ئەو دوو لایە ڕەچاو نەکەیەوە تۆ پرۆسەکەت بە سەقەت دەڕواتەوە تۆ پرۆسەی فێربوون دوو لایەن کار لەسەر دەکاتەوە کە مامۆستایە و کە قوتابی ئەگەر ئەو دوو لایەنە جێبەجێ نەکەی دەکاتەوە کارەکەت بە سەقەتی بەڕێوە بردیە شێوازەکانی فێرکردن بەس دکتۆر هیمداد ئەوە وەرە شێوازەکانی فێرکردن و پاڵنەری قوتابی زۆر گرنگە تۆ ڕەچای بکەی کاتێک کە مامەڵە لەگەر قوتابی دەکەیت بەمانای ئەوەی هەر شێوازەکی فێرکردن ڕەفتاری قوتابی بەهێز بکات لۆ ئەوەی بخوێنیت ئەو پاڵنەری زیاد دەکات هەر شێوازەکی فێرکردن ڕەفتارەکانی قوتابی ئاراستە بکات یعنی بەلاو لایەکی دیاریکراوی بات پاڵنەری قوتابی زیاد دەکات یعنی حەزی خولیای لە بۆ بابەتەکە زیاد دەبی هەر شێوازەکی فێرکردن وا لە قوتابی بکات بەردەوام بی لەسەر پرۆسەی فێربوون پاڵنەری قوتابی زیاد دەکات هەر شێوازەکی فێرکردن ئەدای قوتابی باشتر بکات لە پرۆسەی فێربوون ئەوە شێوازەکی سەرکەوتووە و پاڵنەری قوتابی زیاد دەکات یەک لەو غەڵەتانەی کە یاخود چەند غەڵەتێک کە مامۆستا دووچار دەبیتەوە لە کاتی دەرزوتنەوە خەبەنەوە ڕەنگە ئەو غەڵەتە ئەمەش بیکەین هەندە جار یەک لە غەڵەتەکان ئەوەیە مامۆستا مامەڵە لەگەر دەنجی وشەکان دەکا نەک هەستی وشەکان نازم ئەم دەبین یان نا دکتۆر هیمداد ئەمن دەمەوێت لە کامێرەکەی دەرچم طریقەکەیە ڤیدیۆکەوە تەواوە دکتۆر بەس ئەمن نابین نازم دەبین یان نا بەڵێ ئێستا دیاری دیار وایە ئەو پارێزانە ئێستەلۆتان هەیە گەیەک جوام داتەوە دەکرێت پێم برێ چ دەبینی بنووسین یان بە قسە دکتۆر هیمداد چ دەبینی قەڵەمەکی سۆفتی شینەکرایتەوە سەرەکەی بەزەوت کاک سەر هەد دەبینی کاک سەرهەد وڵاکە نەزم پێشڕاو کاک پێشڕاو ئەوە ناوەکان دەبین عەشوایی ناوەکان دەرێم کاک پێشڕاو چ دەبینی بە دەنجیش پێم برێت یادیە دەبی مایکەکەیان لەو بکەینەوە لێ ئەوها ئەوڵە ماچێتەوە کاک پێشڕاو فەرموو پێشڕاو حەمە شەریف کاک سەرهەد کاک پێشڕاو مشکلەم نییە کەوسەر خان کەوسەر بەڵێ برای من چ دەبینی برام کاکە ئەو قەڵەمە بەدەست گیانی من قەڵەم کەوسەر خان چ دەبینی دەقە دەبی ناوەکان ببیننەوە کەوسەر فاخر فەرموو مامۆستا کەوسەر فاخر فەرموو زۆر باشە دەنگەکان هەموو کات ئەوە دەبێ مایک بکرێتەوە بەڵێ چ دەبینی مامۆستا دەڵێ قەڵەمی سۆفتی شین زۆر باش دکتۆر ئەزەدین مایکت بکەوە وەڵامە زۆر ڕاست نییە من نەمگوت ناودەستمە گوتم چ دەبینی ئەنگۆ من نبینن ئەو ئاوێنەی پشتم نبینن ئەشیاکانیش بەتەوە هەموو دەبینن ئەوە ئەمە نەمگوت ناودەستمە ئەوە مەبەستمە لەوەی کە درم ئەمە تەعامل لەگەر دەنجی وشەکان دەکەی نەک هەستی وشەکان عرفان لە کۆمنت نووسی بووی مامۆستا عرفان لە کۆمنت نووسی بووی عرفان کەریم شتەکانی دواوە شیانی دیارە باسی کردی ئەوە زۆربەیمان کە مامەڵەی لەگەڵدا دەکەین ئەوەیە کە ئەمە تەعامل لەگەر چ دەکەین لەگەر دەنجی وشەکان دەکەین نەک هەستی وشەکان
کاتێک ئەمن دەڵێم چ دەبینی ئەمن بەس مجرد دەستم جوراندەوە ئۆتۆماتیکیان هەموو مێشکمە چۆسە دەستم کە قەلەمەکە بەس باسیەوە نەکرێت لە خەلفیە قەلەمەکەی دەبیندرێت لەبەرچی دەبەرەوەی ئەمە لە ژیانمان کاتێک حتا لەگە قوتابیەکانیش مامەڵە دەکەین مامەڵە لەگەر دەنجی وشەکان دەکەن نەکەستی وشەکان قوتابی کاتێک دەرێ مامۆستا نام خوێندیە ئەو نایە بزانی خەلفیە نەمخیندیە چیە دەرێنۆ نەتخیندیات چ عیبت هەیە نازانم چی هەتا دوایی پرۆسەیە ئەمە قسە دەکەینەوە کالێکمان لۆ دروست دەکات لەوەی ئەمە پێویستە بە شێوەیەکی زۆر زیرەکانە مامەڵە لەگەر ئەو قسە بکەینەوە بینە خاڵی دووەم دکتۆر هیمداد ئەگەر ئەو قایمەیەدا ئەوەی داچکە من سکرینەکە ناتان فول سکرینی کەم ببینم نازانم لەلای من منیماز دەکریان نایزە نافتان ینی ئەوە کە جیرایە چی عفوان یان ئێستاش نووسینەکان و ناوەکان هەموو لەسەر سکرینی منە ناتان ئەوەیکەین ئەوتم لێرە منیماز کاتە پشتێرە مینیمایزەکە لەوێ پرسیاری هەڵا لە قوتابیان دەکرێت عادەتەن یەک لە ئەوەکان دەرێ دەرسەکەیتەوە دەکرێت تێگەیشتن دەرێ بەرە مامۆستا تێگەیشتن دێتەوە ڕاست دەڕوە طبعا غلطەکەنەوەیە کاتێک کە تو بتوێت لە تەڵەبە دڵنیابی کە تەڵەبە لە پرسیارەکەت گەیشتیە خۆی مەفروزە سوالێک بکەی ئەگەر تەڵەبەکان وەڵامیان داوە دەکات تەڵەبەکان تێگەیشتنەگە پرسیارەکەی نەکەی دەکات قوتابیەکان تێ نەگەیشتینە ئەو پرسیارە هەڵەیە لە قوتابیان زۆر زار دەکرێت کە مامۆستا تێدەکەویت لە مامەڵەکردن دائما مامۆستا یەک غەڵەت دەکا و ئەمنیش زۆر جار ئەو غەڵەتەم کاتی خۆی دەکرد گریمانەی ئەوە دەکەین ئی بەرامبەرمان تێدەگامە چی پێ دەڵێن یعنی زۆر جار تۆ قسە دەکەیت چونکە زانیاریەکە لای خۆمە چونکە باگراوندەکە لای خۆمە چونکە هەموو شتەکان لای خۆمە ئەمنەگە قسەکە بە کورتیش باس بکەم وا گریمان دەکەم ئی بەرامبەرم تێبی تێ بکە یعنی ئەگە حتا یەک کۆ یەک بی برێم یەکسانە بە دوو ئەم وا گریمان دەکەم هەموو خەڵکەکانی بەرامبەرم تێگەیشتن یەک کۆ یەک دەکاتە دوو بەڵام زۆر واردەیەک لەوان تێنەگات برێ سێوەکو پرتەقالە کو دەکاتە دوو هەر دەکاتە سێوەکو پرتەقالێک وەکو بۆ دوو کەواتە نابی مامۆستا گریمانەی ئەوە بکات قوتابی تێدەگات ئەو چ دەڵێت دائما دەبی دڵنیابی لەوەی کە قوتابیەکان لە قسەکەی ئەو گەیشتینە بە پرسیارکردن یان بە تاقیکردنەوەیەکی دیاریکرا ئەو گریمانەت دانا تۆ مامۆستای سەرکەوتو نابی لە مامەڵەکردن وە قوتابی بە 2000 تااقەتی خوێندنەکەی نام یەکسەر لە خوێندنەکە دوور دەکەویتەوە هەڵەشتر هەیە مامۆستا درێک بە جیاوازیەکان ناکە کە لە بیدایەت باسم کرد قوتابی حەزی جیاوازی هەیە قوتابی پێویستی جیاوازی هەیە و مامۆستای زیرەک ئەوەیە کە لە جیاوازیەکان دەگات بابەتشتر هەیە کە زۆر گرینگە کە علاقی بە بابەتی ژینگەی قوتابیە قوتابی بەعام هەمرۆڤ بەعام دوو ژینگە هەیە ژینگەیەکە پێ دەگوتە ژینگەی سایکۆلۆژی و ژینگەیەش کە هەیە پێ دەگوتە ژینگەی فیسیۆلۆژیەکەی کە ئەو تێیدا دەژیت ژینگەی سایکۆلۆژی فیسیۆلۆژی چییە ئەگە بە نمونەیەکی سادە باسی بکەین ئەوەیە تۆ ئەگەر ئێستا لە باغێکا بڕۆی ئەو باغەیە گوڵ و گوڵزاری تێدابی کەسێک لەگەڵ خۆشەویستی خۆتە لەگەڵی دڕۆی پیاسەکە قسە دەکە هیچ مشکلت نییە ئەوە ژینگەیەکی سایکۆلۆژی زۆر زۆر تەواوە بەڵام لەو دەقەی ئەگەر ئەمە پێت بڵێم ئەو زەویە کە تو پێ دەڕووی پڕی مینە یان حیوانی مەترسیداری تێدا هەیە خۆت دەکرێت مارەك یان شتێک پێت بدە لەو منتیقەیە ژینگە فیسیۆلۆژیەکەت ژینگەیەکی کوشندەیە بەڵام لە ڕووی سایکۆلۆژی تۆ دڵت زۆر خۆشە پێچەوانەکەش ڕاستە تۆ ئەگەر لە شوێنەکە بترسی ئەوانەی کە فۆبیان هەیە لە ژوورێکە ژوورە لە ڕووی فسیۆلۆژی ژوورەکە هیچ مشکلی نیە بەڵام ئەو بە خۆی دڕی ناڕەحەت دەبی دەترسێ و وەزعی تێک دەچیتەوە کەواتە مامۆستای سەرکەوتوو دەبی حسابیەوە بکاتەوە ئەو ژینگەی کە قوتابی دانیشتێت تەنها ئەو پۆلە نیە برێ وەڵی داتا شۆم دانایە یان پۆلەکە ڕەنگا و ڕەنگکرا یان وەزعی وام کرد دەبی قوتابی دۆ ناخوێنی پێویستە حسابی لایەنی سایکۆلۆژی قوتابیش بکەوێت ئایا لەو ژینگەی کە تێیدا دانیشتیە فعلەن دەتوانی ئیستیعابی ئەو بابەتە بکاتەوە فعلەن ژینگەکەی پێ قبوڵە لەگەر وەزعی دەڕوا یان نە ئەگەر ژینگە دەرونیەکەی تەواو بوو ژینگە فیزیکیەکە دەتوانێت ئەتو ئەدرێسی بکەوێت بە چەند پێویستێکی بەسیط ئەگەر ژینگە فیزیکیەکەی تەواو بوو ژینگە دەرونیەکەی تەواو نەبوو دەبێت و کار لەسەر ژینگە دەرونیەکەی بکەیت تاوەکو بتوانێت ئەو ژینگەی کە تێیدا هەیە قبوڵی بکاتەوە بە پێچەوانەوە کاریگەری نەرێنی لەسەر پرۆسەی خوێندن دەکاتەوە و کاریگەری نەرێنی لەسەر پاڵنەری قوتابی دەبیتەوە نزمبوونی پاڵنەر لە لای مامۆستان بیدایەت باسمان کرد بە چەند خاڵێک باسمان کردیە زۆر لەسەر ناوەستم چونکە ڕەنگە زۆر لە من زیاتر بتوان خاڵەکان باسکەنەوە مامۆستا گەهاندانی نەبوو ئەگەر متمانەی بە داهاتووی خۆی نەبوو کە فعلەن دەتوان لە ڕێ ئەو کارێک کە دەیکات ژینگەی داهاتۆکی باش لە منداڵی خۆی بەدەست بینی ئەگە پێگەی کۆمەڵایەتی نەبوو
ئەگەر سەرقاڵی کاری تر بوو ئەگەر لەگەر ئەو قوتابیانی کە مامەڵی لەگەڵدا دەکات پەیوەندیەکەی خراپ بوو ئەگەر لایەنی پەیوەنددار ڕێزیان لە هەوڵ و کۆشی ئەو نەگرت ئەگەر لەگەڵ هاوپیشەکانی نەگونجا ئەگەر خۆی ئامادە نەکرد بوو لەو کارانە ئەوانە هەموو نیشانەیە پێت دەرێت ئەو مامۆستای پاڵنەری لەبوو کارەکەی خۆی نییە و ئەگەر ئەوانە بوونی هەبوو پاڵنەریشە و پاڵنەرەکە لێز دەداتەوە دەبەرەوە ناکرێت باسی قوتابی بکەیت دوور لە مامۆستا دەبی مامۆستا وەزعی چاک بکرێتەوە هەتا بتوانی ئەو قوتابی لە بەردەستیتی بەڕێکوپێکی کاری لەگەڵ بکات بە هەمان شێوە قوتابی ئەگەر مامۆستا بەردەوام هانی نەدا خێزانەکەی بەردەوام هانیان نەدا کە دەرەم هاندا معنێ زەختی لێ بکەن بە معنای ئەوەیە بەس تەنها ئەو پەیامەی پێ بگەین کە ئەمە متمانەمان بە تۆ هەیە بە هەوڵەکانی تۆ هەیە و بەدەر لەوەی نەتیجەکەت چییە ئەمە هەوڵەکەمان دەوێت کە هەوڵتدا ئەوە نقطەیە ئەگەر قوتابی ئامانجی لە خوێندنەکەی نەبوو ئەگەر ڕەفتاری قوتابی و مامۆستا یەکی نەگرتەوە ناپۆلەکەی نەرێنی بوو ئەگەر کەرستە فێرکاریەکان هاوکار نەبوو ئەگەر خوێندن بەهای نەبوو ئەگەر لە ڕووی دەرەچیەوە ژینگەی دەرەوە بڕوانامە قیمەتی نەما ئەوانە هەموو وا دەکە قوتابی پاڵنەری نەمینێت و ئەگە پاڵنەریشی هەبوو ئەوانە بوون پاڵنەرەکە نامینێت لەبەرەوەی دەبینی قوتابی لە ساڵی یەکەمە کە حتا دێتە زانکۆیە دێتە جامیعەیە حتا لە سەرەتاییش کە دێت بە حەوڵ و بە جۆش خۆشێک دێت بەڵام ساڵ یەکەم و دووەم و سێم دەڕواتەوە دەبینە وزارەی بە پاڵان دەینێرە قوتابخانە ناڕوە بە زانکۆ هەر لە خوای دەوێت زانکۆ تەواوی لەبەرەوەی ئەو تومۆحەی نمایە کە بگاتە ئەو ئاستەی کە دەیەوێت ئەو فاکتەرانە کە باسمان کە ڕەنگە چەندین فاکتەری تر هەبی لەو کاتە کورتەی نەتوانین باسی بکەینەوە بەڵام ئەوان هەموو کاریگەری نەرێنی لەسەر قوتابی دروست دەکاتەوە چ بکەین باشە طبعا ئەوانە کە عەرز کرا زۆر دەکرێت شتی تری لۆ ئیزافە بکەیت لەوانەیە کەمە گوتمان یەک لەوەی لە کۆمەلگا مەفروزە ڕێز لە شەهادە بگیرێتەوە مەفروزە کار لەسەر بابەتە بکرێتەوە مەفروزە علم بای قیمەتی بنێتەوە ئەوانە هەموو لە دەرەوەی منە چ بە عزەدین و غەیری عزەدینی دەکرێت کاتێک ئەمە لە سیستەمەت یاخود دکتۆر هیمدادە کە لە مؤسسەیەکە دەتوانین کار لەسەر بکات یان لە قوتابخانەیەکە من مامۆستایەکەم دەمەوێت کار لەسەرەوە بکەمەوە قوتابخانە ئەگەر لە دەرەوەش لە دەرەوەی قوتابخانە قوتابێکی اعتیباری نەبوو دەکرێت لە ژۆری قوتابخانە اعتیباری بدرێتێ ڕێز لە قوتابەکان بدرێن بڕوانامەی تابەتی بدرێتێ ئاماژەی پێ بکرێت خەڵات لە بۆ دایک و باوکەکان بنێردێ خاڵسان ئەگەر قوتابێکە لە قۆناغی ئامادەی ئەوانە بوو کە فعلن ئەو منداڵە چیوای هەبووە کەسش سەرکەوتوو بووە دەکرێت تۆ پێشانگای بچووک بکەوە لە بە ئەو قوتابیانەی کە بەهرەدارن و ئەو بەهرانە هەیەیان پەرەی پێ بسەنیە تا حەزی بستە ئەو شوێنێک کە پێ دەگوترێت قوتابخانە زایدەن تاچی وەرزشی لە بۆ ئەو وەرزشوانانە بکرێت کە لە قوتابخانن چونکە حەزی جیاوازمان هەیە دەکرێت سوپاس و پێزانی لە بۆ دایک و باوکان وەک ئاماژەم پێکرد قسەی سەبکرێت دەکرێت ناوی قوتابی هەڵبواسرێ ئێستا لە جامیعەکانی شێ ئەوائیلەکان ڕسمیان هەیە کەوان ئەوائیلی ساڵانی چەند بوونە دەکرێت چاراچی بە کۆمەڵ لە ڕێی گروپات ئەنجام بدرێ دەکرێت حتا بیرۆکەی قوتابی هەفتە باس بکرێتە ناپۆلەکان خاستن لە قۆناغی سەرەتایی ناوەندەکان کە قوتابی هەفتە چێە و قوتابی کە زیرەکە و توانای هەیە و چۆن بتوانی ئەو زیرەکیەی بکرێتە نمونەیەک بەڵام ئەو بابەتانە بابەتش دووجەم سەریە کەسێک بەتەنێ بەرز بکرێتەوە و بەتەنێ ئاماژەی پێ بکرێت ڕق و قینە لای مامۆستا قوتابیەکان تر دروست دەکاتەوە لەبەرەوە هەموو خاڵەکان دەبی کار لەسەر بکرێت تۆ قوتابی هەیە وەرزشوان لە ڕێی وەرزشیەوە ڕێز لێ بنێ قوتابی هەیە ڕسم دەکە لە ڕێی ڕسمەکە ڕێز لێ بنێ قوتابی هەیە زۆر هاوکارە لە ڕێی هاوکاریەکانەوە ڕێز لێ بنێ قوتابیش تێ دەخوێنێ ڕێی خوێندنەوەکەوە ڕێز لێ بنێ مەبەستەکە لەوەی ئەمە نامانەوەی هەموو قوتابیەکان بە نوهات دەربچن بەڵام ئەمە دەمانەوەی هەموو قوتابیەکان حەزی معریفە و حەزی علمیان لە دروست بیت لەبەرەوە لە کۆنەوە هەر ئەو قسەی وترایە تۆ دەتوانی زۆر بە ئاسانی نامەمەک بچێنی زۆر ئاسانە تۆ هەرچە بچی حەدیقەک نەمامەکەی بچێنی و تەواو بەڵام ئەستەمە تۆ ئەو نەمامە ناچارکەی خێرا گەشە بکات هەر واشە پرۆسەی فێرکردن و پرۆسەی دروستکردنی پاڵنەر لای قوتابیان کارێکی ئاسان نییە دەکرێت دەست پێ بکەیت بەڵام چاوەڕوانی ئەوەی مەبە ئەوڕۆ قسەکەم کرد سبێنێ بچی جێبەجێ بکەی و نەتیجەش کرد بەدەستکەوی تۆ بڕێی تاوە دیلۆ ئیشی نەکرد ئەو بینایە کە ڕوخایە کە پێ دەگوتێ ذاتی قوتابی و ذاتی مرۆڤەکان لە کوردستان و ڕەنگە لە جێی تریش بەس باسی کوردستان دەکەین
کارێکی زۆری دەوێت تا دروستی بکەیەوە و ڕەنگە ئەو سمینارە یەکەم هەنگاوی لە ئەوەی کاری لەسەر ئەو بابەتە بکەینەوە. سوپاسان دەکەم و داوای بردنەکەمە کە درێژەم داوی لە قسەکەم. ڕستەکانت خۆشکار زۆراوەڵا زۆر کاتێکی گونجاو بوو. دەزانم ئەو بابەتی پاڵنەری خوێندن و بربەستەکان بابەتێکە زۆر هەڵدەگرێت، ئەو هەویرێ دەڵێ ئاوی زۆر دەوێت، بەڵام پوختەیەکی باشت پێشکەش کرد هەم لە پێناسەی پاڵنەر لە پەیوەست بە خوێندنەوە، هەروە بەستانەوەشی بە تابی و بە مامۆستا و بە ژینگەی خوێندن. بابەتەکە زۆر جوان بوو، زۆریش ڕوون بوو. ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە بە هەندێک پرسیار کە نووسرا بوون و هەندێکیش لەوانەی کە دەستیان بەرز کردوتەوە دەکرێت چەند پرسیارێک وەرگرین کاک دکتۆر بەیەکەوە دەکەوە یان ئالێتەکە ڕاستەخۆ لەم پرسن ڕاستەخۆ لە تو دەپرسن ئەتو تۆمار بکرد لای خۆت، ئەمە مایکیان بۆ دەکەینەوە. بەس داوا لە بەشداربووان دەکەین ئەگەر لە یەک دقە زۆرتر نەبێ، ئەگەر کورتتریش بێ باشترە و زیاتر ئەگەر بکرێت پرسیارەکان ئاراستە بکرێت تایبەت بەو بابەتەی ئەمڕۆ زۆر باش دەبێت. بەو شێوەیە کە لە لای من دەرچووە هەڵدەبژێرم ناوەکان. مامۆستا ئارام محەممەد، مامۆستا ئارام فەرموو. سڵاوتان لەوێ کاک مامۆستاگیان. سڵاو مامۆستا فەرموو. سەرەتامەیە دەستخۆشێکی زۆر باش لە کاک دکتۆر بکەم. بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە و من لەگەڵ هاوکارەکان و پیشەکانمان مامۆسایان زۆر هەست بەواکەین کە شتێکێ لە پرۆسەی خوێندنە نەقسە، ئەویش ئەو پاڵنەر و مۆتیڤەیە کە کاک دکتۆر زۆر بە باشی ئیشی لەسەر کرد بوو، دیار بوو پێوەمان و بووە دەستی خۆش بێم دەستخۆشی لێکرد شێکی زۆر باش. بەڵام من چەند سەرنجێکی زۆر بچووکم هەیە. یەکێک لەوانە کاک دکتۆر شڵەژانی بەکارهێنا. شڵەژان پێما بێ شۆک باشترە، چونکە شڵەژان مەرەدیفەکەی لە ئینگلیزیە کۆنفیژنە، بەڵام مۆتیڤ ئەوەی کە وەکۆڵە هینیەکات ئەبێ شۆکێک بێ. عادەتەن شڵەژان زیاتر لە کوردیا بۆ کارێک ئەوترێک کە بە کەسەکە دەسوپی خۆی گومەکات، بەڵام شۆک بە حاڵەتێک ئەوتێکە ئەم کەسە تووشی بێ ئۆقرەیە کە بێت هەست بە نەقسێ هەست بە کێشەیەکە کات، ئەمە خاڵی سەرەتا بێت بۆ ئەوەی پاڵنە دروست بێت. شتێکی ترس یەکێک لە سەرچاوەکان کە دکتۆر ئاماژی پێکرد سەرچاوی هەڵچوون بوو. پێما بوو ئەگەر ئەو سەرچاوانە باسی لەو یەکێک لە سەرچاوانە کە سەرچاوی هەڵچوون هیچ سەرچاوی سۆزی بێت، ئەوانەی پەیوەندیان بە سۆزەوە هەیە باشتر بوو. یەک خاڵیکە وەکو مۆدیل عادەتەن خوێندکار بە تایبەتی ئەوانەی لە تەمەنی تا ئاگات بە 20 ساڵ ئەوانە هەوڵەدەن مۆدیلێک بۆ خۆیان بکەنە پێشنگ، بکەنە ڕێبەر. کاک دکتۆر باش ئاماژەی پێکرد. مامۆستا باشترین مۆدیل ئەبێت ئەگەر ببێ بە مۆدیلێکی زۆر باش بۆ ئەوەی هاندان لە خوێندکارەکانیان دروستکەوە پێچەوەشەوە مامۆستای خراپ چی دروستەکات. مامۆسایی ینی مامۆسایەکە مەسەڵەن خۆی ئەوەی نەبێت ئەو هەستی هاندان و ئەو پاڵنەرە لە خوێندکارەکانی دەستاژیان زۆر سپاس. بەرەزان گوتمان ئەگەر ئەزیێت نییە ڕەچاوی کات بکەن لە بۆی بەشی ئەوانە بکە کە دەستیان بەرز کردێتەوە هەندێک پرسیاریش بەنووسین هاتووە. مامۆستا ئاسۆ مامۆستا ئاسۆ محمود. کاردۆریان دەستچاوتان خۆشەویستم، کاتتان باش بەخێرایی کاردۆرین. وەڵاهی من پرسیارێکی ئاراستەیەکەم بوونی ئەم وێبنارانە بەجددی ئێمەی مامۆستا چەنە گرنگە لێرە کە گوێگربین، چونکە بەڕاستی زۆر جار کە شتەکان هەمی کەوتووە سەر شانی مامۆستا، یعنی ئاراستەکردنی مامۆستا. بەڵام بەدیدی من بوونی بەرپرس و کەسانی با بڵێن پەروەردەیی هەر لە خودی وەزیرەوە تا ئەتوانم بڵێم بۆ ئاستی مشریفێ ئەوایە ئەوان یعنی حزوریان هەبواە لەم جۆرە وێبنار و شتانە یاخود لە دوایە گوێی لێ بگرنەوە وەگەڵێ بۆ چونکە ئێمە باسینەوەی ئەلفا و زێ دەکەین لە ڕاستیا. کاکتۆر باسی پاڵنەرەکان کە کێ دروستیە کا باسی حەوت پاڵنەرێکی یەکێ لەوانە لە کۆتایی باسی پێشبینیەکانی کرد. ئێمە بمانەوێ نەمانەوێ هەنێ واقعی نەکرێ بۆنە ئەگوزەرێ لە ئەمڕۆی کوردستانە کە ئەم پاڵنەرە
کە مەوزوعی پێشبینە کە خوێندکارێ مەسەن سەیرەکە کە سوکارەکەی تاعین نابێ لەولاوە هەنێ ئەتوان بڵێن مامۆستای هەیەوانە بێژوانە نێراوەتەوە ماڵەوە بە جۆرە لەمانە وای لێکار ڕەنگە چۆنەڵی ئەم پاڵنەرەی ئەکوژێ ئەمە خوێندکارە بۆیە بە دیدی من یعنی بوونی کەسانی پەروەردەی گرنگ بوو لێرە دەست چاوتان خۆش بێ و سوپاسدانەکەم. سپاس مامۆستا ئاسۆ دەستت خۆش بێ. یەک دوو پرسیاریش لە نووسینەکان هەڵدەبژێرین دوای جوابیان بدەیەوە کاکتۆر دوای ئەوانە ترش هەڵدەبژێرین. مامۆستا محەممەد حوسێن دەڵێ بەڕای ئێوە چۆن مامۆستا و قوتابی لەگەڵ کەرتی پەروەردە ئاش بکەینەوە خەریکە پەروەردە بەرەو ئیفلاس دەچێت ئەوە یەک لە پرسیارەکانە. مامۆستا عیرفان دەڵێ ئایا بەڕای بەڕێستان ئەو پاڵدەرانەی کە باز دەکەی تا چەند لە کوردستان دەستەبەر کراوە بۆ قوتابیان و بۆ مامۆستایان؟ مامۆستا ئەقبالیش دەڵێ باسی ئەوەمان کرد کە پارناڵ دەکرێت با بڵێن مامۆستایەک بێ یان دەکرێت خێزانەکە بێ یان دەکرێت ژینگەکە بێ بەڵام هەندێک جار قوتابی دەبێتە پاڵنەرێکی باش بۆ کەسی ترکاتە ئەو سەرنجەی هەبوو. ئەگەر ئەوانە وەڵام بدەیەوە دکتۆر دوای دێنە سەر هەندێکی تر. دەست خۆشە بەرزانش دەکەم بنسبەتەوەی کاگارام شلەژانە بەڕاستی لە وشە عەرەبیەکە لە ئیسترا بەرمانگرتیە عادەتەن لە قاموس ئەو مشکلەمان هەیە لێتان شارمەوە لەبەرەوەی من تەعامل لەگەر دووسێ زمانی جیاواز دەکەین ڕەنگە ئەوەی جەنابەت دەیری ڕاست بی بەس بەڕاستیە من بەپێی ئەو قاموسانی کە هاتیمە تەرجمەم کردیتەوە وشانی کە بەرەستم کردیە ئەو وشەی دایمێ لۆیە من لەگەر جەنابەت ناکۆک نیم لەسەرەوەکەی ئەوەی ئەمن شلەژانم شی کردیتەوە یاخۆ تەرجمەم کردەوە لە وشە ئیستراب هاتی ئیسترابیش هەر بە شلەژان هاتیە و پێی چەمکەکە و ناوڕۆکەی ئەوها هاتیە و جا نازام ڕەنگە لەو خاڵەی هاوڕانە بین. ئەوەی مسەتاسەد لەگەر مامۆستا ئارامە بەنسبەت مۆدێلی مامۆستای سەرکەوتوو کە بە ئامەزەمە پێکرد کە مامۆستایەکە ئەگەر مامۆستای باش بی خۆ دەبتە نمونەیەکی باش و پێچەوانەکەشی ڕاستە و ئەو بابەتەیە کە پاڵنەر ئەمە کە باسمان کرد تەنها لە پەروەردە باسم نەکرد لە هەندێک شوێن بەگشتی باسکرایە کە پاڵنەر چێ دروستی دەکاتەوە چونکە تۆ تەنها لە ناو پرۆسی پەروەردەیەکەی باسی ناکەی و هەندێک شت هەیە لە دەروی پەروەردەش دەبێت تۆ پاڵنەرە لای قوتابی دروستکەوە کە پێ دەگوتە پێگە کۆمەڵایەتەکان و بابەتە معریفەکان و حتا بابەتە جوانکاریەکانە کە ماسلۆ باسی کردێ لۆی ئەوانە هەموو ڕۆڵ دەبینی لەو پرسەیە. ئەوەی مامۆستا ئاسۆ باسی کرد ئەوە ڕەنگە دکتۆر هیمدادەوە زیاتر پەیوەندی بە جەرابتەوە چونکە باسیەوەی دەکرد کە پێویستە خەڵکان تر بێنەوە ئەلامان لەگەڵشمان ئامادەن و دوایش بۆیان دەنێرین عادەتەن لە گروپەکانیش بڵاو دەکرێتەوە مامۆستا عیرفان لێرەیە گروپی سەرپەرشتیارانیان هەیە ئەو بابەتانەی پەیوەندی بە پەروەردە هەبێ ئەگەر لێرەش لەگەڵمان نەبن کە زۆر جاریش لەگەڵمانن ڕەنگە قسە نەکەن بەڵام ئامادەن و توێش دەگرن و ئەگەر نا بۆشیان دەنێرین من لە ڕێی گروپەکان و هەم لە ڕێگەی تاکە کەسیەوە. ئەوەی مامۆستا محەممەد باسی کرد کە چۆن دەتوانین مامۆستا و قوتابی ئاشتکەینەوە من بەڕاستی لەلای من پرۆسەی ئاشکردنەوەی قوتابی مامۆستا کارێکی زەحمەت نییە تەنها مەسەلەی ئیرادەی مامۆستا و ئیرادەی وەزارەتی پەروەردەی پێوە دیاربی کە مامۆستا فعلەن بتوانێت بە ڕۆلەکانی خۆی هەستیتەوە و بتوانێت اعتیبارێکی بدەیتەوە چونکە ئەوەی یەک لە کێشەکان مامۆستا بەڕاستی کە دێتە قوتابخانە دوژمنی قوتابی نییە یعنی مەبەستەکە هاتیە هەرکەچی ئەخلاقی بەجێ بگەینی و کارەکانی خۆی بکاتەوە لەبەرەوە ئەگەر بمانەوێت میوان قوتابی و مامۆستا چاک بکەینەوە دەبی ئەسڵن پەیامی مامۆستایەتی لە لای مامۆستا دروست بکەینەوە کە پەیامی مامۆستایەتی دروست بوو قوتابیس هەر بەبێ ئەوەی هیچی لەگەڵ بکەی خۆی و مامۆستایەکی قبول دەکاتەوە چونکە هەر خۆی پەیامی مامۆستایەتی پەیامێکی پیرۆزە تەنها کار لەسەر مامۆستا بکەوە لە کۆتا قوتابی خۆی مامۆستایەکە قبول دەکاتەوە بەڵام ئەگەر کار لەسەر مامۆستا نەکەی مامۆستا پیشەی مامۆستایەتی خۆی وەک پیشەیەکی تر سیر بکاتەوە ئەو پەیوەندی زەحمەت دروست بیتەوە. ئەوەی کاک عیرفان باسی کرد پاڵنەر لە کوردستان تا چەند بەدەستکراوە بەڕاستی ئەمن پێ دەڵێمەوە ئەوە هەرێک لە سەبەکانی ئەوەی کە ئەو بابەتە خراڕوو لە کوردستان پاڵنەر لە بۆ بابەتە معریفەکان زۆر نزم بووە و لە ئاستەکە بەڕاستی ئەمە ئەسەفی دەخوازین چونکە لە هەموو ئاماژەکان ئێستا سیرکە لەو وبنارەی کە دانیشتنی باس دەکەنەوە ڕەنگە نەگاتە 100 کەسێکی بەشدار بووە بەزەگە ڕەنگە گۆرانی بێژێک بە
بەندێکی بگوت بە ئێستا ڕەنگە 2,000 کەس لەسەرەوەی بناری بە کەواتە پاڵنەرە معریفەکان هەر بەخۆی نزم بووە ئاستەکەی خراپە و بەڕاستی هەموو لایەک مەفروزەکای لەسەر بکاتەوە لە وەزارەتە معنیەکانە کە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵایە دەزگاکانی ڕاگەاندە و حتا خودی مامۆستایەکان چونکە بەڕاستی معریفە اعتیباری نابی ئەگەر ئەو کەسانێک کە خۆیان بە خاوەن معریفە نەزان ئاستیان بەرز نەکەنەوە یعنی کاتێکە علم و معرفت ڕێزی نامینێتەوە یەک لە سەبەبەکانی ئەمەینە خۆمانی کە ئەو ئەکادیمیستانەینە کە ئەکادیمیست بووین و ڕێزمان لە اعتیباراتی ئەخلاقی خۆمانە ناوە علمەکەی خۆمانە ناوە چاوەڕێستەکەی خەڵک لە دەرەیت و اعتیبار لە بۆ بابەتەکەی بدامێتەوە دوایە من ناڵێم ڕەشبینم بەرامبەر بابەتەکە بەڵام دەکرێت کار لەسەر بکەینەوە و ڕەنگە ئەو هەنگاوی کە ئێستا دکتۆر هیمداد و هاوشەوەی دکتۆر هیمداد کە لە چەندین لایەنەوە هەوڵ دەدەن وەرزانگە زۆر گەنجیش پەیوەندیان کردبی دەسەرەوەی کەمە بابەتی معریفە کار لەسەر بکرێتەوە و تەسەوڕ دەکەم لە داهاتوو ئەگەر وەزعی خراپمان بەسەدانێتەوە تەسەوڕ دەکەم ماوەیەشتر ئەو بابەتە زانستیانە جێگەی خۆی بگرێتەوە و علمیش اعتیبار بۆ بگەڕێتەوە. ئەوەی مامۆستای ئیقبالخان باسی کردێت کە قوتابی خۆی دەبێتە پاڵنەر بە تاکید وایە یعنی حتا ناو یەک پۆلیش جاروەیە قوتابی دەبتات نمونەی قوتابیەکانی ترەوە و دەبتە سەرچاوی پاڵنەر ئەوە حاڵەتێکی زۆر واردە بەڵام ئەمە لێرە زیاتر باسی ئەومان کردێکە لە دەرەوەی قوتابی چۆن بتوانێت ئەو قوتابی بکەینە سەرچاوە یاخود تارگێت بکرێتەوە یاخود سەرنجی بدەینە بۆ ئەوەی بیکەینە کەسێک کە فعلەن لە شوێنی خۆی کە لە قۆناغی فێربوون وەرگرتنی زانیاریە کار لەسەر بکەینەوە چونکە شاراوە نییە ئەوەی ئەمە ئێستا تێداینە لە قۆناغە چین هەر خۆی وەک کورد پێویستمان بۆی هەیە کە کار لە سەنەوەکانمان بکەین لەوەی بتوانن لە داهاتوەکی ڕۆشنیان هەبیتەوە لەگەر ئەو زروفێکە تێدا دەژینەوە. دکتۆر هیندە نازانم مەگە بەڕێزێکتر مابی دەستت خۆش بێ دەست خۆش بێت چەند کەسێکی تر وەردەگری لەوانەی کە دەستیان بەرز کردەوە مامۆستا سەروەت قادر دەڵێ تا چەند ژێرخانی پەروەردەیی کاریگەری لەسەر دروستبوونی پاڵنەر هەیە ژێرخانی پەروەردەیی کاریگەری لەسەر دروستبوونی پاڵنەر مامۆستا فاروق عەلی فەرموو مامۆستا فاروق مایکەکەت مثلا بەخراتی دکتۆری بەڕێزەکەین خۆشحاڵ بووین دەستان خۆش بێ وڵات دوو پرسیارم هەیە خاڵ یەکەمیان ئەلەم تێکچوونی کۆمەلگای کوردی و پاشەکشەی پەروەردەی خەتای مامۆستانە یان بەڕێستان چەند پشکی بەر مامۆستا ئەکەوێ خاڵ یەکەمیان خاڵی دووەمیان ئایا تا چەند قەنەعەت بەوە هەیە دکتۆری بەڕێز کەم مامۆستا ڕاهێنەرانە ئەتوانن پەروەردە بەرەو پێش بەرن و مامۆستا ڕاستکەنەوە بۆ ئاقاری کە بە شێوازێکی باش پەروەردە بگەێنە مناڵەکان دەستان خۆش بێ. دەست خۆش مامۆستا فاروق زۆر سپاس بەڕێزانەگەرا بە کورتی و پوختی پرسیارەکانتان بخەن ڕوو لەبەر کاتەکە مامۆستا نەوزاد فەیڵی فەرموو. بەڵێ دەستخۆشی لە بۆ هەموو لایەک چەند تێبینیەکم هەیە ئەگەر کاتەبی تێبینی یەکەم زیاتر ئەمن بە قەناعەتی من بەس پاڵنەر شەر نییە زۆر هۆکارێکە هەیە وەکو گرنجیدان ڕۆڵ بینینی قوتابی تەمبەڵ ئەوانەی ئاستیان لاوازە و ڕۆڵ بینینی و کەمکردنەوەی ڕقوقینە زۆر ئەوە هەیە یعنی مامۆستا جار هەیە دەبینی لە ڕەحلەکە تەلەبەکەی تەمبەڵەکە بێ ئەوەی لاوازە دێنتە پێشەوە ئاست لاواز دێنتە پێشەوە دەبینی داک بابەکە تووڕە دەبن ئەو چۆن دەبی و لێ قوڵ ناکەی یعنی مامۆستا ناتوانی هاوسەنجی ڕابگری بەڕاستی زۆر هۆکار هەیە یعنی مەشاکلی کۆمەڵایەتی ئەوانە هەیە کۆمەلگەما وشار نییە زۆر ئەوەیە هەموو ئەکەکەتە سەر مامۆستا ڕاستە دەبی بایخەچی زۆری پێ بگرێ مامۆستا ئێستا سەرەتاکانی ژیان بژێوی ژیانی هێشتان دابین نەکراوە چۆن دەتوانی پەرە بەخۆی بدا کاتێک پێویستی و کارەبا و ئاو ئەو شتانەی لە ماڵێ نەبێ دەبی مامۆستا بکرێتە قدوە سەروەرێک بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو پێش بەرەو ئاراستێکی باش بە دەبینی خیندن لێرە زۆربەی لەسەر ئەساسێکی بنەمای بەس دیکۆرە دەبینی تەلەبەکان بەس دەرەق دەکەن دەرەجەی کامل دەینن چەند نمونەی خزمی خۆمە یعنی نەوتۆشتیانە لە عەربی زمانی عەربی هیچ نازانی کچی خۆم شێستی نایە عەربی نازانی مامۆستا بەس دەرخی کردیان کە ئەوەش ئوستوبەکی غەڵەتێ داڕشتن
ناتوان یەک شتێ ئینگلیزی بنووسیان لە زمان ئینگلیزی دەبین دەرەجەی کامل دەدات بەس دەرەق دەکا بۆ نمونە دەستخۆش مامۆستا زادەکە پرسیارێکی دیاری کراوت هەیە دەزانین ئەوانە دەستەکان خۆشەمەی ڕاستن بۆ نمونە ئێستا نمونە بدەینەوە 7,900 دەکە مامۆستا بەس پێی دەرێ وەکو ئەوەکەی پابلۆ بەس لۆی دێنتە پێش نابی دوو مامۆستا لۆشی بکاتەوە برێ ئاسانتر بکە وەکو برێ حەبتەکە دەبێت 4,900 ئەوها فێری بکە یعنی نەک بیکاتە بەردەستی بەخۆی شی بکاتەوە تەلەبە بەخۆی زانست بەرهەم دەستەکان خۆش مامۆستا زۆر سپاس لەگەڵمان بوویت مامۆستا ڕەحمە ئاوارە مامۆستا ڕەحمە مایکەکەت بکەوە فەرموو مامۆستا بەڵێ بداية دکتۆر دەستخۆش بێ لە مۆزوعەکەی بەڕاستی زۆر بە وازەحی و بە ئاسانی ناردت یعنی کە هەندێت لە بۆمە یەک پرسیارم هەبوو ئەویش ئەگەر مامۆستاکە خۆی ئامادە باشی تێدا بیتن یعنی هەوڵ لەگەڵ تەڵەبەکانی بداتن کو دەتانی مەسەلەن لە ئیبتیدائی خاستن چکە ئەوان یعنی عمریان گچکەیە و یعنی ئێستا ژوەی لێ هاتیە بە هیچ نەوعەک ناتانی مەسەلەن بیان هینە سەر ڕێڕاز لێ یعنی مامۆستا دەتانی ئەگەر بیەوێتن بەخۆی پاڵنەری لەو تەڵەبانە دروست بکە ئەگەر لە بیدایەتەوە پاڵنەریان لۆ دروست نەکرابی چکە یعنی بەڕاستی یعنی زۆر بە زۆری دەنێردرێنە قوتابخانەی لەلایەن خێزانەکانیان دەکرێت مامۆستا هاوکار بیتن و پاڵنەری لە قوتابیەکان دروست بکات تا ئەوانیش یعنی پاڵنەریان لۆ دروستبی لە بۆ خوێندنەکەیان دەستخۆش بێ دەستخۆش زۆر سپاس بەشداربووەک بە ناوی گروپی کاونت بۆ پەروەردە مەجموعەی کشتی نووسی و دەستخۆشی لێ دەکەین زۆر سپاس دەڵێ بۆ چنێکمان هەیە ئەگەر لە کۆمەلگادا مامۆستا و مەلا ڕاست بکرێتەوە واتە بەهێز بکرێن و پێرفێکت بکرێن چکە زۆرترین کەرەسەی مرۆیی کە مرۆڤ لە قۆناغە جیاجیەکان دەکەوتە ژێر دەستی ئەو دوو توێژە ئەوە دەتوانین بە ئاسانتر کۆمەلگا ڕاست بکەینەوە واتە کاریگەریەکی ئەرێنی لەسەر ئەوانش دروست بکرێن مامۆستا حەمەدەمینیش دەڵێ چۆن دەتوانین پاڵنەر دروست بکەین لە کاتێکدا کە قوتابی ئاڵوودەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە هەروەها هەزارها دەرچووی زانکۆ و پەیمانگا هەیە کاریان نییە ئێستا هیچ عائلەیەک نییە دەرچووی تێدا نەبی و کارێکی ئەو تۆی بەدەست ناکەوێت ئەگەر ئەوانە تشی بخەیەسە دوای ئاخر وەز بەژوەردەگرنەوە بەڵێ بەس ئەوە یەکەم سپاس دکتۆر هینداد ئەوە یەکەم نەمزانێت چێ بەوەی کە دەرێ ئەساسی پەروەردەی کاریگەری سەپاڵنەر هەیە مامۆستا قادر بنووسین مامۆستا سەروەت قادر بەتەکید مامۆستا ئەوە کاریگەری هەیە چکە ئەساسی پەروەردەیەکە لە فەلسەفەی پەروەردە دێت وهاتن ئەو فەلسەفەیە ئەو وا دەکاتەوە کە سیستەمی پەروەردە لەسەری دابڕێژێتەوە و لەوێشەوە تۆ دەزانی ئایا ئەو پرۆگرام و سیستەمی کە دادنایە هەتا چەند قوتابی یاخود منداڵ قبولی دەکات لە قۆناغە جیاجیەکان یاخود هەرزەکارە قبولی دەکاتەوە لە قۆناغە جیاجیەکان لەبەرەوە کاریگەریی ڕاستەخۆی هەیە و کاریگەری سەپاڵنەر دروست دەکات ئەوەی کاک فاروق باسی کردیا کە کۆمەلگای کوردی پرسیارەکە زۆر ئەوە نام نەبوو چکە ئەوکەم بە وازحی نەمتوانی تەزیدی کەم و ئەوکان خێرا بوو ئەگەر دوایە بەنووسینش پێمان برێتەوە تا بتوانم جواب بدەمەوە ئەوەی مامۆستا نەوزاد باسی کرد باسی خەڵکی زۆر گرنگی کرد کە ئەو پاڵەپەستۆی لەسەر مامۆستا هەیە ئەگەر پاڵەپەستۆیەکەلا نەدرێت فعلەن ناتوانی گۆڕانکارێک لە پرۆسەی پەروەردەی بکەیەوە هەر نمونەی سەنغافورە ئەو قسەی مامۆستا نەوزاد پشتڕاست دەکاتەوە سەنغافورە یەک لە کارەکانی کرد هەتا بە پێشکەوتوان بە معلوماتە سەنغافورە کاتی خۆی ئوسترالیا هەرفڕیدا لەبەوەی وڵاتە چۆها بێکەلێک بۆ هەرنیە لایدا گوتیەوە هەرنامێت لە خەریتەی خۆی داینەوە سەر بەخۆی هیچدانە لە کۆرە خۆی کردنەوە کە هیچ نییە یعنی هەر بەڵایەک بدەیت وایدا سەنغافورە ئێستا یەک لە بەهێزترین ئابووری هەیە لەبەر یەک کاری کرد کە نەرێسەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان ئەو کاتی کارەی کرد کە هەموو تەرکیزی خستە سەر بابەتی پەروەردە ئەو اعتیبار و پێگەی کە دایە مامۆستایەکەنی دای کەس لەبەرەوە سەنغافورە لە ماوەیەکی قیاسی بۆ یەک لە وڵاتە بەهێزەکان لە ڕووی ئابووری چونکە سیستەمی پەروەردەیی بەهێز کرد ئەوانەی ئەو قسەی هەر هەمان قسەی دەگرێتەوە کە لە بیدایەت باس کرا لە چەند ڕێزی باسییان کرد مامۆستا پێگەیاندن یاخود احتیمام مامۆستادان بەس تەنها تو احتیمام بە یەک کەس نادەیت
تۆ ئێتیمان بە جیلێک دەدەی ئەو مامۆستایە کە فعلا لە ڕووی پەروەردەیی و ئابووری و کۆمەڵایەتی ئەتیبارەکی درابی تێ لە ڕووی معرفی پێگەیشتبی ئەوە ڕنگدانەوەی ساڵانە لەسەر سەتەها تەڵەبە دەبیت. یعنی گە مامۆستایەک 10 ساڵ مامۆستابی دڵنیا بە 2,000 قوتابی لەبەردەستی تەخەڕوز دەکاتەوە. ئەگەر تۆ مامۆستایەک بە تاوەتی پێگەیان دەبیت بە دڵنیاییەوە کاریگەریەکی ئەرێنی لەسەر جیلێک دروست دەکاتەوە. دوایە ئەوەی کە باسکرا پێشتر بەردەوام ئەو کارەی مامۆستایە کەوا دەکات قوتابیەکان چۆن مامەڵە لەگەڵدا دەکرێتەوە. ئەوەی ڕەحمەخان باسی کرد کە من چۆن مەتەن مامەڵە لەگەر قوتابی قۆناغە سەرەتاییەکان بکەم. ڕەحمەخان یەکشت پێ دەڵێم ئەوەی بکە یعنی قاعیدەک لای خۆت. قوتابی بە دوو شێوە دەکرێت حەزی لای خوێنی لا دروستکەی. دوو شێوەیە. شێوەی یەکەم ئەوەیە تۆ بەهای ئەلمەکەی پێنیشان بدەیت. ئەوە لەگە منداڵ ناکرێت. شێوازی دووەم لەگە منداڵ زۆر بە ئاسان دەکرێت ئەوەیە چێژی ئەلمەکەی پێنیشان بدەیت. یعنی ئەو منداڵە کە زانستەکەی وەردەگریت چێژێکی لەگەڵ بداتێ. کاتێک کە پێی دەرێ زەوی ئەو هایە وەزعەکەی یان دەرێ ڕۆژ وەزی ئەو هایان دەرێ مانگ ئەو هایە بە شتێک بە چێژ نیشانی دەی هەستی کە وەک یاریەک سەیدی کاتەوە وە شتێک سەیدی کاتەوە بتوان لە ماڵی خۆی باسی بکاتەوە چێژی لێ وەرگرت دڵنیا بە پاڵنەی لە بە خوێندنەکەی زیاد دەبێت. ئەگەر نا تۆ بە شێوەیەش تەقلیدی قسە لەگە منداڵێک بکەی ئاگدار بە ئەو عەقلیەتەی کە ئەمە بیری لێ دەکەینەوە گەورە منداڵ بۆ شێوەی بیر ناکاتەوە. منداڵ حەز دەکات چێژ لەو شتە وەربگری کە دەیکات. لەبەرەوە لە هەموو سیستەمە پەروەردەییەکانی دەرەوە بەو شێوێ مامەڵە دەکەن خوێندن پرسیارەکە ئەوە کرا زانیاری بی یان چێژ وەرگرتن بی لە سەرەتا هەموو گەیشتنە ئەو خاڵەیە کە خوێندن دەبی چێژی لێ وەربگیرێ هەتا بتوانی زانستەکەی لە ڕێ ئەو چێژە بدەیەوە. بەسیترین نمونە کە دروست کرا ئەو یاری میکانۆیە کە منداڵ بەکاری دێن لە معلوماتت ئەوە سەرچاوی یەکەم کەرستەی فێرکردنی منداڵ بۆ کاتی خۆی کە یاریکردنە بەڵام لەڕێ ئەو یاریکردنە منداڵ فێرەشت دەکراوە. و حتا ئێستاش سیستەمی بیرکاری لە زۆر لە وڵاتەکان کە لەوان بریتانیا بوویتە شێوازێک حتا قسەکان و بابەتەکانی وەک چیرۆک دەگوترێتەوە. ئەو بابەتە جوگرافیە کە ئیزعاسترین شت بووە کاتی خۆی کرا ئەفلام کارتۆنە کە نیێڵز بوو کە کرا ئەو ئەفلام کارتۆنەیە کە منداڵ چێژ دا ئەفلام کارتۆنەکە وەگری لە ڕێ ئەو ئەفلام کارتۆنە بێت زانست وەرگیتەوە. کەواتە ئەگەر منداڵی سەرەتایی یاخود قوتابی سەرەتاییە تۆ بێ مامەڵەی لەگەڵدا بکەین دەبی لە ڕێی علمەکە تۆ چێژی پێبەخشی حەز و ئارەزوەکانی چێژەکەی پێبەخشی خۆی تۆماتیکیان بە دوو علمەکەت دەکەوی تۆ بە دوو ئەو زانیاری دەکەی کە جەنابەت پێی دەبەخشی. ئەوەی مامۆستا محەممەد ئەمین باسی کرد مەسەلەی بابەتی ئاڵوودەبوون لە تۆڕە کۆمەڵەتەکان زۆر باز دەکرێت. ئەمن ئەو خاڵت هەر بەس لۆ دڕون کەمەوە بابەتی ئاڵوودەبوون لە بابەتە کۆمەڵایەتەکان کێشەکە نییە. مشکلە ناوڕۆکی بابەتەکەی نەک بابەتەکە خۆی چکە لە یابان و لە ئەوروپا هەموو خەڵکوە ئالودەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێشکەوتوشن بەڵام محتەوای بابەتەکانمان ئەمە نزمە یعنی ئەمە کێشەکەمان لە فەیسبوکەکە نییە کێشەکەمان لە ناوەڕۆکی فەیسبوکەکەیە کێشەکەمان لە تەلەفۆنەکەی نییە کێشەمان لە ناوەڕۆکی تەلەفۆنەکەمانە کەواتە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا کێشەکەی دروستکردی نەخودی تەکنەلۆژیایەکە ئەگەنە لە دەرەوە ئەو فەیسبوکی کە بەکاردێت و ئەوانەی کە بەکاردێت تۆڕە کۆمەڵایەتەکانتر هەموو بەکاردێت و بەڵام خەڵک بە دوو علمی خۆی کاتیە و دوو معرفەتی خۆی کاتیە چونکە دەزانیت ناوڕۆکەی چێ و کە و چۆن بەکاردێنیتەوە. لۆی ئەمە بەڕای من بابەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت تیشی بخەتە سەر و کار لەسەر بکرێتەوە بە بابەتێکی جیاواز لەسەر بکرێتەوە بەڵام ئەسلی مەسەلەکەی لە بابەتی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕای من لە بەسەری بەکارهێنانەکەیەتی نەک لە خودی تۆڕەکەیە وسپاسەنەکە منازم دکتۆر هیندا دەستخۆش ئەوەی مامۆستا فاروقی پرسیارەکەی وەبزانم ئەوە بوو تا چەند پشتی ئەو ئاسنزمیە بەر مامۆستا دەکەوێت ینی مەسئولیەتەکە بەخوای ئەوەی مەسئولیەتەکە هەمومان بەرپرسین لە دایک و باو لە مامۆستا لە خودی قوتابیش هەمومان بەرپرسین لە زۆرێک لە زۆرێکە بەپێی ڕێژەکەی ناتوانم ڕێژە بدەم چونکە توێژنەوەم نەکردەسەری بەڵام هەمومان بەرپرسین چونکە هەمومان بەشێک لە بەرپرسیارەتیمان کردە ئەستۆی خۆمان وەک پیشە وەک ئەوەی کە ببینە باوکو داچی منداڵێکە لەبەرەوە حتا حکوومەتی ساگەدار بەیانی وەشتێک نێش حاشال نەگرە حکوومەت کە دەسەڵاتی گرتە دەست دەبتە باوکی ئەو ملەتە دەبی بەرپرسیارەتێکەگری وەزارەتی پەروەردە دەبی بەرپرسیارەتێگری مامۆستا خۆی دەبی بەرپرسیارەتێگری باوکدا دایک و باوک دەبی بەرپرسیارەتی قوتابی خۆش دەبی بەرپرسیارەتێگری کاتێکا وەعی درچی بەوە کرد کە داهاتووی ئەو لە 1 2 3 4 ژیانەکەیەتی کەواتە هەموو بەرپرسین بەڵام بەڕێژەی جیاواز ڕاست دەستخۆش بی
دکتۆر کامەران نووسرایە لەلای من فەرمەوە دکتۆر کامەران. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. پێشەچی زۆر سپاسی دکتۆری بەڕێز دەکەین و سواز دکتۆری ئیمداد دەکەین بۆ ئەو ماندبوونیان هیوادارم هەر سەرکەوتوو بن. دوو پرسیارمەیە لە دکتۆر. پرسیاری یەکەم، ئایا پاڵنەری بە زۆری چ دەورێکیە لە پرۆسەی فێربوون؟ نمونە مەرجی ئینگلیزی بۆ قوتابیانی خوێندنی باڵا. پرسیاری دووەم، ئایا تەمەن دەوری هەیە لە پرۆسەی فێربوون و دەورەکە ئیجابی یان سلبیە؟ بە تایبەتی قوتابیانی نمونە قوتابیانی ئێواران هەیە تەمەنی 20 ساڵە تێدا تەمەنی 40 ساڵە. زۆر زۆر سپاس. دەست خۆش دکتۆر کامەران، زۆر سپاسان دەکەین. مامۆستا یان عامر یان ئەمیر ڕەشید AMER نووسرایە ببوورە گەخینەوەکەم غەڵەت بی مامۆستا فەرموو. مایکەکەت بکەوە فەرموو ببوورە ئەو جارە. ئەلو بەڵێ مامۆستا جان فەرموو. هەم کاتتان باش. باشتر، زۆر سپاس. فەرموو جان. مامۆستا بە نسبەت پاڵنەرەکانی خوێندن زۆربەی قوتابیانی ئێمە بە جۆرێک لە جۆرنەکان کە لە ناوەندەکانی خوێندنن پاڵنەریان تێدا هەیە و بە گڕوتینەوە سەردانی قوتابخانە دەکەن بە مەبەستی فێربوون و خێزانیش هاوکارە. منهەجی خوێندن بۆ فێربوون شیاوە. پرسیارەکە ئەوەیە هۆکاری کوشتنی ئەم پاڵنەرانە چییە؟ بۆ لە کۆتاییدا قوتابی لە جیاتی ئەوەی فێری فێربوون بکرێت فێری لەبەرکردن دەبێت. دەست خۆش مامۆستا جان، وازەحە. مامۆستا یوسف کەمال، مامۆستا یوسف کەمال فەرموو. مامۆستا یوسف کەمال ئەگەر مایکەکەت بکەیەوە. وڵاهی نەما لەلای من نازانم. بەڵێ مامۆستا جان فەرموو. السلام عليكم. عليكم السلام مامۆستا جان فەرموو. کورتی و کرمانجی ئەگەر بێت و ئامن وەکو مامۆستا فۆڵەکی بدەمە دکتۆری ئەو شتانەی باسی کرد پلانەکەی چ دەبیتن جێبەجێ بکاتن. زۆر سپاس. دەست خۆش، زۆر سپاس مامۆستا جان، زۆر سپاس. مامۆستا عامریش وەردەگرین. مامۆستا عامر کەلکانی. مامۆستا دەتوانی مایکەکەت بکەیەوە ئەو جارە بیکەوە بێ زەحمەت. فەرموو. زۆر سپاس دکتۆری، ئێوارەتان باش. باشتر، زۆر سپاس بەڕێز دکتۆر. ئەم دوو پرسیارم هەیە لەسەر ناسینی کەسایەتی منداڵ. بەداخەوە دەیڵێم تقریبا من نزیک 10 ساڵە لە بواری پەروەردەیی و بابەتی تەرفیهی پەروەردەیی کار دەکەم. بەداخەوە سێ بەشی مامۆستای کوردستان نمەتی منداڵ نازانیتن. ینی ساڵانە بەڕێبەرایەتی ڕاهێنانی پیشەیی دەورە لە بۆ مامۆستایان دەکاتەوە. تەنها لە تروق تەدریس ئەو بابەتە کورت کرایتەوە. لێمە پێشنیار دەکەین ئەگەر چ دکتۆر بوو چ لە ڕێی دکتۆر چ لە ڕێی موسسەکەی ئێوە بوو بتوانن، یانێ من هەموو جار پێشنیاری کە دەڵێن پێشنیارچی ئەو پێشنیارەمدا یان لە زۆربەی جارەکان ئەو پێشنیارەم نووسیە، ینی بابەتی ناسینی کەسایەتی مامۆستا خودی خۆی یەکەم جار دوایی ناسینی تەڵەبەکانی. پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئەگەر مامۆستا خودی خۆی بناسی چ ڕەنگدانەوەک لەسەر ئاستی قوتابیەکان دروست دەکە. ئەوە یەک. دووەم لەسەر پاڵنەر ئەمە هەموو ساڵ نزیکەی تقریبا لەگەڵ کردنەوەی مەکتەب، ئەمە تقریبا لە سەرەتایکردنەوەی مەکتەبەوە تا منداڵ بەتابەت لە بۆ پۆلەکانی سەرەتایی. ئەمە گروپەکمان هەیە بە ناوی گروپی تۆموجێری، گروپەکی پەروەردەیی تەرفیهیە. لۆ ئەوەی منداڵ لەو کاتە کە دێتە مەکتەب بەتابەت پۆڵەیەکەکان و منداڵی ڕۆزە نەترسێ، ئێمە بە شێوازێکی تەرفیهی پێشوازی لە منداڵەکەین. دکتۆر ئاماژەی بە دوو ڕێگە کرد. ڕاستە ئەو ڕێگای یەکەم دکتۆر باسی کرد ناکرێت لەو منداڵ، بەڵام ڕێگەی دووەم بابەتی ناساندنی شتەکە و بە تەرفیهکردنی شتەکە لە بۆ منداڵ ڕێکە لەو ڕێیانەی کە کاریگەری
پێما ڕاستەوخۆی لەسەر ئەمە وەکو دەڵێ نمونەی بەردەستمان هەیە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر دەرونی منداڵەکە پەیوەست بی بە قوتابخانە و زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس دەست خۆش بێ ئەوە ڕابرد دەکەن لەگەڵ پرسیارێکی کە فەیسبوک مامۆستا شێرزاد حوسێن نردێتی لەرە قوتابخانە چ کارێک بکە بۆ ئەوی قوتابی قوتابخانەی لەلا خۆشەویست بی ئەوە ڕەبتی هەیە لەگەڵ ئەوەی جەنابەت هەروە پرسیارێکی تر دەوری مامۆستای ڕاهێنەر چۆن دەبینی لەو پرۆسەی دروستکردنی پاڵنەرە کاکتەرەگەروانە دکتۆر هێندە لەگەرم بیت چەندێک پرسیارەی پێڵگەشت لەگەڵ دەبووم لەگەڵ ئەوەی دکتۆر کامران کردی کە پاڵنەری بە زۆری کاریگەری هەیە نا هەر بە قاعدە پاڵنەر بە زۆری دروست ناکرێت یعنی ناکرێ ئەتوو پاڵنەر بە زۆر دروستکەوە دەبتە ئیلتیزامە کەسەکە لە کۆرە خۆی دەکاتەوە ئەوە وەک تاسک لێ نابتە مۆتیڤیشن یعنی ئەمن پێ دەڵم دەبێت ئینگلیزی بزانیەوە ئینگلیزیەکە بەس ئەوەندەی دەخینم هەتا زانیارەکەی وەگرم دوای یەکسەر معلوماتم دەمێشکم درۆت دەبیتەوە لەبەرەوەی پاڵنەر پێویستێکە لە ژۆرە دەبێت و هەست بکەی ئەو بابەتەی کە تۆ دەیخوێنی یان ئەو زانیارەی تۆ وەری دەگری ئیزافەیەکی معریفی لۆ تۆ دروست دەکات و یان قیمەتێک و بەهایەکە دەداتە یان پێگەیەکە دەدات یان حەزەکی تو تێر دەکات ئەو خاڵان تێدا نەبیت یەکسەر نامێتەوە لە مێشکت وەک ئەوەی ئەمە زۆر زانیاریەتە ئێستاش لە ژیانمانە هەر اعتباری نمایە و هەندێک زانیاری زۆر کورت هەیە مامۆستای کاتی خۆی قسەیەکی بەم گوتێت تا ئێستا لە دڵمان مایە لەبەر چی لەبەرەوەی قسەکە کاریگەری لەسەمە دروست کردیە کەواتە پرۆسەی تەئسیر دروست نابی لە پاڵنەری بە زۆری بەنسبەت تەمەن شتێک نییە ستاندەربی بەنسبەت دروستکردنی پاڵنەر ئەوەی پاڵنەر دروست دەکە پێویستەکانی مرۆڤە یعنی تۆ پێویستیت هەبی ئەگەر پێویستەکە لە چه ئاستێک بی پاڵنەرێک لە لای خۆی دروست دەبیتەوە هەرزەکار بی تەمەنت گەورە بی بەساڵاتچوو بی گەنج بیت هیچ جیاوازێک دروست ناکات و ئیلا ئەوەی دروستی دەکات و ئەو پێویستێ و چ حەماسەک هەیە زۆر جار هەیە لە توێژنەوەکان دەڵێن گەنج پاڵنەری زۆرە ئەوە علاقەی بۆ دەنێک چۆ گەنجە نە ئەو علاقەی بە ڕوئیەکەی لێکدانەوەکەی تیکە ئەو تەمەنێک لە پێشە وا دەکە لۆیە پاڵنەرەکەی زیاد دەکاتەوە بەڵام لە ئەسلی مەسەلەکە حاجە پاڵنە دروست دەکە پێویستەکان پاڵنە دروست دەکە لە چ تەمەنێک پێویستت هەبی پاڵنەرێک بۆ دروست دەبیتەوە کە تۆ ئەو کارەیە جێبەجێ بکەین ئەوەی مامۆستامی باسی کرد ملاحەزەی جوانە دەرە پاڵنەر هەیە منهەج هەیە هەموو شتەکێ داکوباب هەیە بەڵام قوتابیش کە دێ بە جۆش و خۆشێک دێ دوای ڕاست کێڕەکەی دێتە خوارێ ئەوە علاقەی بە دوو شتدا هەیە علاقەی بە مەسەلەی شێوازی تەغزیەکردن یاخود کودەرەی هاندانی ئەو پاڵنەرەیە کە لای قوتابیەکە دروست دەبێت شێوازەکە بەمانای ئەوەی قوتابی کاتێک کە دێتە جامیعە تەوەقوعی هەیە لە جامیعەیە مەسەن لە بەش ئینگلیزی بە ماوەی 2 ساڵ فێرە زمانی ئینگلیزی بی ئەگەر بینی 2 ساڵەکە ڕۆی فێرە زمانی ئینگلیزی بەسەر کێڕەکەی دێتە خوارێ ئەو قوتابیە کە لە هەندەسەی تەوەقوعک پێشبینیەکی دەکاتەوە هەرچەند ئەو پێشبینیە کە قوتابی دروستی کردێ لای خۆی هاوتەری بڕوە عەفوەن لەگەری بڕوە نەک پێچەوانە لەگەروی بڕوات لەگەر ئەو تەوەقوعی بڕوات پاڵنەری قوتابی و مامۆستا و هەموو شتەکان لەگەر تەوەقوعی بڕوات پاڵنەرەکە بەردەوام دەبی قوتابیەکە سەرکەوتو دەبی بەڵام پێشبینی قوتابیەکەی لەگەر ئەو بارودۆخی کە لە دەوروبەری نەڕوات نەتیجەکەی عکس دەبێتەوە حتا سیستەمەکە باشیش بیاگەدار بە یعنی مامۆستایەکەت باش بی داکوباب هەم بدە بەڵام قوتابی تەوەقوعی شتێک بکات ئەو پێشبینیە ئەو جێبەجێ نەکرێتەوە کاریگەریەکەی نەرین دەبی ئەوەیە دووەمیان لە سیستەمی ما کاتێک کە باسی زانیاریەکان دەکرێت شێوازی هەڵسەنگاندنی قوتابیەکەی تێکچی دەداتەوە یعنی مەسەلەن لێت ناشارمەوە یەک لە هەڵەکانی سیستەم ئەوەیە تۆ اعتماد لەسەر دەرخ دەکەی لە بۆ هەڵسەنگاندنی قوتابیەکەی نەک فێربوونی قوتابیەکە و ئەوەش مبەڕەرەکە بەدەرێ ئەتو سیستەمەکەی منهەجەکە دایتە من کە لەسەر منهەج ڕۆیشتم دەبی دەرخیکە کە لەسەر سیستەمەکەی ڕۆیشتی پاڵنەرەکە خۆی دەکوژێتەوە لەبەرەوەی ئەو بەونیەتەی نەهاتووە و منهەجەکەش بەونیەتێدا ناندراوە و داکوباوکەکەش کە منداڵەکان دەنێرن بەو نیەتی دەیان ناردیە لەبەرەوە سیستەمی جێبەجێکردن و پێشبینی قوتابیەکەی کاریگەریش نەرێن دروست دەکاتەوە دەکاتەوە پاڵنەرێکە هەیە و ئەو منهەجەیە کە دانرایە هەمووی سەرکەوتو نەبی یاخود لە نێوەی ڕێی شکست بینیتەوە ئەوەی مامۆستا یوسوف باسی کرد دەرێ پلانی من چییە ئەگەر لە پۆلێک مامەڵە بکەم تەمان ئەو پرسیارە زۆر لە قوپۆ دەگرێتەوە بەڵام بە کورتی ئەوەی بە مامۆستا دەڵێم من ئەو پلانەی کە من هەم بووە کە مامەڵی قوتابی بکەمەوە یەکەم شت کە من دەستمە هەر پۆلێک اعتیبار دەمە قوتابیەکە بەڵام ئەوەی پێ دەڵێم
كزلوي برياردان لدز ما مستعيكية ما معناه أو ما طلبك اعتبار واحترامي خويها هتا أورادي كاحترامي ما مستعيكية دقري ولا روي بيونديكم على لروي دوام كما مري لقل دارا كموا بهاي أو زانياري خومي تدميت كمن أو زانياري درمت سان قيمتي هي ولا شيء وربطان السودي وربقري يعني كاتي كان بابتش باسي بابتش سايكولوجي دا كموا بيدالم أو بابتي كلا لا من وري دقري لا شيء وربطان السودي دي وربقري توا أو دوام خالة سيم خال باسي قيمي أو كاتدا كم كلالاي منا يعني مثلا أو تمني كسرفي دك للسيستم خويندنا تصندلي دروا وتم كاريجري كان دروز دبيتوا أو بوشي وازي بأساسك كما تخلكي ما مري لقل دارك مو باشن أو زديمو دواي هالصنقاني بولكا جماريان طبيعتيان ثمانيان باكجراوند يعني أو أنا حساب دكمو أو زديمو سيستمي تعليمي كم لسر أساسي أو دادنيمو أجر درفت بولا دهاتو يطواني قصي سر بكينا وبخش حالي ودطانين بوردي قصي سر بكين أوي ما مستعمر باسكت طبعا أو مجموعة ترفيهية زور كارتش جوانا كارتش واكرابيت ثم كان براس نمزان لهولير أو اشتهى مزانين لدري ولاد أو هي سيستم شواهي وزي بزيد كريتوا وزور جرينجي شام أجر لقطاب خانة كان زي بزي بكرتو بتايبتي لقناغي كم سرتاي ثم كمن دار قناغي كم ديت بحماسك ديت بلام كدبيني ما مستا سبدق لجوري دكاتو ينزارو ما مستا يخول قطابك تورا دكاتو روجي دوم لا تقطاب خانة كم كروجي كم بحماسة روجي دوم بقريان دينيري وأجر أو سيستم لكردستان زي بزي بكرت تصور دكم رنجدانة ويش زور أريني هبي نازم دكتور هندات كسم دبير كرديا والله عندك كومنت هو أو عندك كان دوباره ذكينوا چێشەمان نییە مامۆستا پەنا لە فەیسبوک نووسی بووی پێت وانە دەبێت پێشەوەی پاڵنەر لە بۆ قوتابی هەبی مامۆستا ئەو پاڵنەرەی تێدا بێ هەتا بتوانێت ئیشەکەی بکە ئەوە یەک لە کۆمنتەکان دەبێت مامۆستا قوتابی پاڵنەری هەبێ ئەو جا قوتابی پاڵنەری لۆ دروست بیت پاڵنەر هەبێ بۆ مامۆستا پێش قوتابی بالضبط ئەو لە دەستی ئەو پەروەردە دەبێت ئەو هەیبی هەتا قوتابیەکەش لای دروست مامۆستا شێرزاد حوسێن بوو کە باسی دەوری مامۆستای ڕاهێنەر چۆن دەبینی ڕەبتی دەکەم لەگەڵ پرسیارێکی مامۆستا لەنجە حوسێن دەڵێ ئەوە کە باسی ڕاهێنەر و ڕاهێنان دەکرێت نازانم مامۆستاکان زۆر بێزارن ترسەیان لێ نیشتێ دەبی هۆکارەکەی چ بێ ئەوە لەلای تۆ مامۆستا کاروان بەکر لە فەیسبوک ئەویش نووسیتی لە کوردستان نەتەڵەبە سەنتەریەنەوە و وەزارەت سەنتەریە یعنی چ ڕاهێنەرەکان بە حسابی خوێندکار ناوەند دەست نەخوێندگاکان ناکرێ ئەو شێوازی خوێندنەی کە لە ئەوروپایە وەکو کراسێک بیکەن بەبەری کەرتی پەروەردەی کوردستان بەڵکو دەبێت دووبارە بیدورینەوە بۆی بگونجێ لەگەڵ ژینگەی پەروەردەی کوردستان مامۆستا محەممەدی ژوەگرن کە دەستی بەرز کردەوە وجا انشاءالله تەواو دەبێت مامۆستا محەممەد حوسێن فەرموو سڵاو بەڕێزە مامۆستاگیان شەو باش شەو باش مامۆستا فەرموو بەڕێزی دەستخۆش لێ دەکەم مامۆستاگیان وەڵای پرسیارەکەی من ڕێک تەواوکەری پرسیارەکەی ئێوەیە ڕاستی ئێستا کۆمەڵێک ڕاهێنەر هەیە کە پێشەوەی بچین بۆ قوتابخانەکان مامۆستایان زۆر بە نەرێنی یعنی پێشوازیان لێ دەکەن یان خوباسیان دەکەن یعنی یەکێک لە پرسیارەکانی من ئەوە بۆ ئایا دەکرێت پاڵنەر نەرێنی بێت دکتۆر ڕوونی کردەوە دەستی خۆش بێ یعنی کاریگەری نیە اینجا مامۆستایان ئێستا وەزارەتی پەروەردە مەسرفێکی زۆری کردو کۆمەڵ ڕاهێنەری زۆری ڕاهێناوە لەژێر ڕاهێناندانەوە هەندێکیان تەواو بوون لە سەدانەوەتی تەواو بووە بۆ سەرەوە ئایا ئەوانە کە بچین بۆ قوتابخانەکانیش مامۆستا ئەوەندە بە نێرێنی قسەیان لەگەڵ دەکەن و پێشوازیان لێ بکرێ کە بە ژێری مامۆستا بێت هەوڵ نادەی گۆڕان کارێکی وا لە سیستەمی پەروەردەدا بکرێت چونکە مامۆستا زۆر بە نێرێنی بەرەو ڕووی ئەو ڕاهێنەرانە مامەڵە دەکەن کەواتە پاڵنەرێکی باشیان نییە ئەنی وا هەست ناکەم بێت هۆی گۆڕانێکی وە لە کەرتی پەروەردەدا خۆ بەڕێزی پێی چۆنە دەست خۆش بێت زۆر سپاس مامۆستا محەممەد مامۆستا هونەر حوسێنش کۆمنتێکی نووسیە لە چاتبۆکس دەڵێ پایەی سیستەمی پەروەردە بریتێ لە فێرخواز مامۆستا خێزان ژینگەی سیاسی و کۆمەلگا خۆی ئەگەر هەر یەکێک کێشەی تێدا بێ ڕنگدانەوەی دەبێت لەسەر پرۆسەی خوێندن بە تایبەت بەڵام لای ئێمە ئەوانە هەمووی لە قەیراندان ئەوە قسەی ئەوە وەکو کۆمنت نووسیتی پرسیار نییە دکتۆر فەرموود دەست بە وەڵامدانەوە بەنسبەت ئەو مامۆستای ڕاهێنەر من دوو نوع ڕاهێنەر هەیە نازمە بەسەن ئەوەیە کە لە تەطبیق ئەوەی مامۆستا مطبقە دەستەوێنەر یان ئەو مامۆستا نانا لە وەزارەتی پەروەردە پرۆسەی ڕاهێنان دەستی پێ کردووە
تطبیقات نا مامۆستای ڕاهێنەرەکانی مامۆستایان دەستنە قوتابخانە. ئەوە خۆی یەک لە ئیشکالەکانی چییە؟ ئەو مامۆستا ڕاهێنەرانە کە دێن لەبەرەوەی تۆ دوو شت هەیە، یعنی دوو پرس هەیە لەوەی کە تو قسەی لەسەر دەکەیەوە. پرسێکی سۆسیۆلۆژیە کە علاقەی بە مەسەلەی ئەو پێگەیە کە ئەو مامۆستایە ئایا جێگەی مامۆستایەکی تر دەگرتەوە، ئایا تهدیدی پێگەی ئەو دەکاتەوە لە ناو قوتابخانەکە یان دێتەوە متابعی ئەکاری ئەو دەکاتەوە یان کارەکانی ئەو ڕاست دەکاتەوە. ئەگەر لەو ڕوانگەیەوە سیر بکرێتەوە مامۆستاکان هات بە ئۆتۆماتیکیان مامۆستاکە ئەدا ئیشی باش بێ هەر بە چاوەچی نەرین سەیر دەکاتەوە لەبەرەوەی وەک مەترسی سەیری دەکاتەوە ئەگەر لەو ڕوانگەیە سەیریکەین. ڕوانگەی دووەمی ڕوانگە سایکۆلۆژیەکەیە کە عادەتەن مامۆستا ڕاهێنەر کە دێتە ناو سیستەمی پەروەردە بە مۆدێلێکی نوێی پەروەردەیی دێت. هەر خۆشی هەدەفەکە وایە کە تو مامۆستایەک ڕادەینی دەتەوێت ئەو سیستەمەی کە هەیە خەلەلی تێدا هەیە، کە دەڕێی سیستەم خەلەلی تێدا بە معنای ئەو کەسێک کە بەو سیستەمی هەستایە خەلەلی هەیە، ئەو جا مامۆستایەکەبی ئیدارەکەبی هەر چێبی. ئەو مامۆستا ڕاهێنەرانە کە دێن ناو سیستەمی شێوازێکی نوێ بەکاردێنن بەپێی ئەزمموی مامۆستا کۆنەکە ئەوە شتێکی جیاواز دەکاتەوە. و هەر قاعدەی سایکۆلۆژیە لە دنیایشەوە هەر بیرۆکەیەکی نوێ، هەر سیستەمێکی نوێ، هەر تێڕوانینێکی نوێ بێتە ناو تێڕوانینە کۆنەکان یەکەم زە ڕەت دەکرێتەوە تا ماوەیەک کە نەیانتوانینە نایبن ئەو بیرۆکەیە یەکسەر بیرۆکە قبول دەکرێتەوە. لۆی تەسەوور دەکەم بابەتی ڕەتکردنەوەی مامۆستای ڕاهێنەر لای ئەو مامۆستایانەی کە هەیە تەنها علاقەی بەو مەترسەیە کە ئەو مامۆستای دێت پرۆستەکە هەر دەشێوێنی لای ئەوان، چونکەوان لەسەر سیستەمەک لێ ڕاهاتینە و عادەتەنیش هەر مرۆڤ وایە لە سیستەمێک ڕاهاتبی حەز دەکە بەو سیستەمەی دابڕوە، چونکە دەماغی ئینسان تەحملی شتی قورس ناکات و شت بگۆڕێت و شت بینی بباتەوە، لۆی لەسەر ڕتمەکەی دەڕواتەوە. لۆیە تەسەوور دەکەم ئەو بابەتە بابەتێکی یعنی وەقتیبی هەر بەس تەنها تێکەڵ بوون لە ماوەی ساڵێک دوو ساڵ خۆی ئەو کێشەی نەمینێ، چونکە هەردوو چەند یەکتر استیعاب دەکەن. هەم ڕاهێنەرەکە خۆی دەگونجێنە سەر ئەو بابەتەی کە مامۆستایەکە بۆ شێوازی مامەڵە دەکات و هەم مامۆستایەکەش قبولی ڕاهێنەرەکە دەکاتەوە کە بە شێوازێک مامەڵەی قوتابیەکانی دەکات. لۆیە تەسەوور دەکەم بەس تەنها کات بین. ئەوەی مامۆستا کاروان باسی کرد لە کوردستان سیستەمێکی مەرکەزی هەیە، ئەوە بەداخۆ دەڵێم، بەڵام یەک شت هەیە، ئەو سیستەمە مەرکەزیە زۆر جار هەیە ناکرێت بە سلبی لە قەڵیم دێ ئەگە سیستەمەکە بەخۆی تەندروست بیت. یعنی لە هەندێک وڵات یعنی بەعام ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمەکەی مەرکەزی دەڕوە لا مەرکەزی نەڕۆ بەعتیباری ئەوەی کە وەزارەتی پەروەردە ئەو معنیەوە هەموو شتەکان دەکاتەوە. لە ئەوروپاوانە لە ئەوروپا قوتابخانەکە خۆیان لا مەرکەزی کار دەکەن، بەڵام مەرجەعەکیان هەیە ئەو مەرجەعەیە دەبی بیگەنێ هەر قوتابخانەیەک بگاتەوە ئاستەی ئەوە سپۆنسەر دەکرێت لە لای زانکۆکان و لای جیهاتەکان. هەر قوتابخانەکە ئەدای زەعیف بوو جیهاتی معنی تەداخل دەکاتەوە محاولەکە ڕاستەڕێکاتەوە. بەڵام سیستەمی مەرکەزی لە کوردستان ئەگەر ڕێک و پێک بڕوات هیچ کێشەی دروست نابیتەوە لەبەرەوەی ئەتوو لەگەر فەلسفەی وڵات دەمزی دەکەوە و ئەوە لە هەندێک وڵاتەکان کرا ڕەنگە زۆر سەرکەوتنەبی، بەڵام لەگەر شیرازە و پێکاتێک کۆمەڵگایمە ئەو سیستەم مەرکەزیە ڕۆیشتیە. کێشەکە لە سیستەمی مەرکەزی و لا مەرکەزی نییە بەڕای من، کێشەکە لە جێبەجێکردنی ئەو هەردوو سیستەمە کە هەمیان جێبەجێ بکرێەوە، چۆن جێبەجێ بکرێتەوە و چۆن ئیدارە بکرێتەوە. لۆیە لەلای من پراکتیزەکردنی سیستەمەکەیە کێشەکە نەک لە خودی سیستەمەکەی. ئەوەی مامۆستا محەممەد حوسێن باسی کرد نازانم ئەو لای خۆم تۆمارم نەکرد دکتۆر هێندەرەگە هاوکارم بی ئەوەی ئەخیری بوو وڵاهی نازانم. مامۆستا محەممەد ئەگەر لەسەر خەتمان دەتوانین دووبارەکەی بە زەحمەت پرسیارەکەمان بدێوەزم هەر لەسەر ڕاهێنەرەکەی بوویان بەڵێ بەڵێ گوتی تەواوکەر نازانم گوتی پێم وانە سەرکەوتوو بێت لەسەر خەتمام جا نازانم فەرموو. وەڵامەوەسا پرسیارەکەی منەها دوو بەش بگوتم ئایا دەکرێت بۆ نمونە کەسێک پاڵنەری هەبێت یان پاڵنەرەکەی پاڵنەرێکی نەرێنی بێ جوان ڕوونی کردەوە گوتی پاڵنەری نەرێنی شتێکە قبول نەکراوە بۆیە گوتمان ئێستا و مامۆستانەی کە ڕاهێنەرن لە وەزارەتی پەروەردە مەشقیان پێکراوە لە بنکەی ڕاهێنانەکانیان کە دەنێرێن بۆ قوتابخانەکان مامۆستایەکان تقریبن بە چاوێکی چۆن سەیران دەکەن ئەو چاوە نییە کە بڵێن ئەکتیڤ بێت یان پاڵنەرێکی ئەرێنیان بۆی هەبێت خۆشبەختانە بۆ مامۆستاکە بڵێ مامۆستا من هەتا ئەوڕۆ بە کلاسیک مامەڵەم کردەوە چۆن بتوانم بە توێر و میتۆدی سەردەم بتوانم دەرس بڵێمەوە خۆی هەموو گۆڕانکارێکی سەردەمی تۆزە ترسی لێ هەیە بەوەی دکتۆر گوتی بەس گوتم ئەوان کە قبولی ئەو وەزعانی لە سەدانەوەت کە سەیری کۆمنتەکان دەگە هەندێک جار و شێوا دەنووسێت پەروەردەیش نییە دەکرێت ئەو گۆڕانکاری پەروەردەیە ڕوو بدات لەو مامۆستایاندا کە وەزارەتی پەروەردە چاڕوانی لێ دەکرێت
دەست خۆش مامۆستا محەممەد لەوەی ڕووداتۆ نەتیجەکە پێ دەڵێتەوە ئەم پێ دەڵێم ینی ئەو بابەتی کە سیستەمەکە تێکەڵ دەبیتەوە بەدڵنیایەوە چونکە دەک لەو معلوماتەکانت ئەو مامۆستایەکە ئەو سیستەم پەرۆدەر و باز دەکەی ئەوی زانیاری لەسەر هەیە بەڵام قەناعەتی لا دروست نەبوو کە جێبەجێ دەکرێت کە کەسێک ڕاهێنەرێک دێت بە حەماسێک دێتەوە ئەو دەڵێم لەو زانیار دەزانم جێبەجێ ناکرێت لۆی ئەو ململانەیە دەبیتەوە ئەو ململانەیە چێ حەسمی دەکاتەوە نەتیجەی کارەکان حەسمی دەکاتەوە ئەگەر ڕاهێنەرەکە توانی خۆی بسەرمێنەوە کارێکی نەتیجەکەی دەرهاوێشتەکەی ئەرێنی بوو دەکا ئەو دەستە جێی مامۆستاگە دێتە سەر ئەو ڕێزکەی کە ڕاهێنەرەکە داینەیە بەڵام بە پێچانەوە ئەگە سەرکەوتو نەبووە عادەتەن تەشجیعش دەکرێت سەرکەوتو نەبیت تا ئێستا پێتی دەڵێم لەبەرەوەی ئەمە پاساو هێنەوە ئاسان ئەوگەوە ئێستا باز دەکرێت مەسەن ناکرێت سیستەمی ئۆروپابی ناکرێەوە بکە ناکرێەوە بکە دەبیت تەنسیقی کەوە هەتا دوایێ ئەو گونجان وانێک کە باز دەکرێتەوە یعنی کارەکەم دە قرس دەکرێتەوە تۆ یەکسەر ئینگلیزی گیڤاب دەبیدرێ وڵی ئەوە پێم ناکرێت تاوە من واز دەکارەکە دەینم لەبەرەوە مەسلەی کارکردنە سیستەم پەروەردەی دوو جەمسەرە یەکیان بابەتش زۆر مەترسیدارە بەڕاستی منداڵەکانمان مشتی تەجروبەی نینە تۆ هەر جارێکی سیستەمەی سەر جێبەجێکە دەبی یان نابی جیلەکی وێرانکەی وەڵا برێ سیستەمەکە سەرکەوتن بوو سیستەم دانان بە شێوەیەک دەبیتەوە کە تۆ هەموو دیراسە و لایەنەکان قیاس بکەیت و تەماشا بکەیت لەسەر چەند کۆمەلگای جێبەجێ کرێت چەند کۆمەلگایەکە لە کەلتوری تو نێزیک بووە و بێ هەموو دیراسانە بکەیەوە و پاشان بێوە لە ڕووی نەزەریەوە تەجروبە چیلۆ بکەیەوە یعنی ساڵێک دو ساڵ ژێر ئەزموونی دابنێەوە کە سەرکەوتوو بۆ ئەوجە بێ تەعمیم بکەیەوە نەک دابنیش یەکسەر بێ سیستەمەکە وەک ئەو پەرێزە گوتی یەکسەر بهینە سەر کۆمەلگای کوردی دابنێەوە و خاصەتەن کۆمەلگای تو کۆمەلگایەکی جێگیر نییە لەو زروفەکە تێداینە چکە تۆ لە ناکاوەی ئەزمەکە توش دەبێت ناکاوەی تووشی قەیرانێک دەبێت ناکاوەش تووشی کێشەیەک دەبیتەوە ئەوانە وەزعەکەت بەرەو لایەکدا دەبا لەبەرەوە بابەتی پەروەردە بابەتێکە زۆر قورسە مامەڵەی لەگەڵدا بکەیت بۆ شێوەیە سادەیە کە ئەمە ئێستا قسەی سەر دەکەین ئەوە علاقی بە فەلسفەی وڵاتدا هەیە و علاقی بە ڕوویای دەسەڵاتدا هەیە و علاقی بە کەفائی وەزارەتی پەروەردە خۆیدا هەیە و علاقی بە باگراوند و کەفائی مامۆستاکاندا هەیە و علاقی بە خێزاندا هەیە و علاقی بە دەستگاکان ڕاگەاندن هەیە چۆن پاڵپشتی دەکاتەوە ئەوانە هەمووی دەبیدێک ببەسترێتەوە ئەوجا کارەکە دروست دەبی وەک زنجیرێکە یەک حەڵقەی زەعیف بیت زنجیرەکە دەبسێت یعنی ئەجۆ لە هەر کام حەڵقە بیت لەبەرەوە ئەو سیستەمە یعنی قسەی زۆر هەردەگری ڕەنگەمە لەو بابەتەی زۆر سنوودەرمان کردەوەی کە مامۆستا چۆن مامەڵای قوتای بکە بەڵام ئەگە بازنەکە گەورەترکەوە ئەوە ڕەنگە بە 10 سیمینار و 15 سیمیناری ناتوانین قسەی لەسەر بکەین و یاخۆت دەستەکان خۆش دکتۆر زۆر زۆر سپاس دەزانم ئەو بابەتە چەندی لەسەری قسە بکەین هەر پرسیار و سەرنجێتر دروست دەبێت بەڵام لێرە بەداخۆڵێ بە کۆتایی پێبێنین ساعت 11:42 دقەیە ینی عفو 42 دقەیە ینی ساعتێک و 42 دقەیە ئەمە لەسەر خەتین ناشتوانین مافی تەواو بە بابەتەکە بدەین لەبەرەوە بەداوای لێبوردنەوە لەو بەرەزانێک کە پرسیاریان مابوو ڕادەوەستین لێرە دەبێت دووبارە بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس زۆر زۆر سپاسی پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عەزەدین ئەحمەد عەزیز بکەین بۆ ئەو کاتەی بە ئێمەی بەخشی هەروە بۆ بابەتە باشەی کە ئامادەی کردبوو ڕوونی کردەوە سپاس بۆ بەشداربوانی بەڕێزیش کە ئەو ماوە زۆرە لەسەر خەت بوون لەگەڵ ئێمە ئەوەش پەرۆشیەوان نیشان دەدا بۆ هەم ئەرکەکەی خۆیان هەم ئەو بوارێکە تێدا کار دەکەن کە بواری پەروەردە سپاس بۆ ستافی ئەکادیمیا کە خۆبەخشانە بەردەوام لە کارکردندان بۆ ڕێخستنەکانی ئەو وێبینارانە و تۆمارکردن و ڕێخستنی گرۆپەکان و دواتریش بڵاوکردنەوەیان لە هەفتەکانی داهاتوو بابەتی ترمان ئامادەیە ئەوانەی دەیانوێت زیاتر زانیاری پەیدا بکەن لەسەر ئەکادیمیا لە سوشیال میدیا ئەکادمیای مێگامایند پلس بنووسن یان لە وبسایتی www.mmp.ac دەتوانن هەموو وێبینارەکانی پێشوش بە تۆمارکراوی بەردەستە و بە خۆڕایی لە بەردەستە دووبارە زۆر سپاس دکتۆر عەزەدین ئەگە وشەیەکی کۆتاییت هەبێ ئەگەر نەکۆتاییت سپاسان دەکەم سپاس دەکەم دکتۆر هیندا سپاسی پەمەگای مێگامایند دەکەم دەبۆ ئەو دەرفەتە و سپاسی و بەڕێزان دەکەم و داوا لێبوردن دەکەم ئەگەر نەمتوانێبی کەبەری وڵامی هەموو پرسیارەکان بکەم و چکە بەڕاستی پرسیارەکان زۆر بوو کاتەکەش کەم بوو هیوادارم لەو ماوەیە کە بەیەکەوە بوون سوودێکمان بە یەکتر گەیاند بێم بەڕاستی استیفادەم لە ڕاو بۆ چوون و تێبینەکانی بەڕێزتان کرد
و ئینشاڵڵا داهاتوو پەیوەندی ترمان دەبیتەوە لە دەرفەتی تر ئەو جارێ ئەمن دەمە گوێگەر یەک لە بەڕێزەکان تر بابەتەکە پێشکەش بکە و سوپاس دەکەم. دەستت خۆش دووبارە شەوێکی شاد و ئارام بۆ هەموو لایەک کاتێک خۆش.